ئەم کاتتان باش و سڵاتان لێبێت لە هەر شوێنێکن لە پاشیەوە لەگەڵتانین بۆ ئەم شەویش بە چەند بابەتێکی نوێ ئومێ دەکەین کە سەرجەم بابەتەکانمان ببێتە جێگای سوودی هەموو لایەکتان لە بابەتی ئاینی هونەری تەندروستی بە هەمان شێوە لەگەڵتانە بین بەر لەوەی بچینە لای تەور و بابەتەکانمان دەچینە ڕۆژاوای کوردستان و لە عەفرین بۆ پێی کە چەکدارانی ئۆپۆزیسیۆن ئێستا پاڵپشتی ئەو کەسانە دەکەن کە دەچنە ئەو شارۆچکەیە و هەروەها مڵک و ماڵی خەڵکی داگیر دەکەن خەڵکەکەی لە بارودۆخێکی سەختدا دەژین بەشێکیان ئاوارە بوون و ئەو بەشەشی کەماونەتەوە ژیان و گوزەرانیان سەختە بەهۆی نەبوونی و هەروەها لە دەستدانی کارەکانیان بۆیە داوا دەکەن کە هاوکاری بکرێن و پاڵپشتیان بکرێن بۆی جارێکی تر بتوانن ژیانی ئاسایی لە عەفرین بەڕێ بکەن پێکەوە چەند زانیاریەک تایبەت بە بارودۆخی خەڵکی عەفرین وەردەگرین. ئەم ڕەمەزانی عەفرین لە هیچ ڕەمەزانێکی دیکەی ناچێ. ئێستا عەفرین لە ژێرداگیرکاری تورکیادایە و کەس لێرە بە کوردی قسە ناکا چونکە ژمارێکی زۆر خەڵکی دیکەی ناوچەکانی سووریا لەو شارە جێگیر کراون. ئازادیەکان با ڕێژەیەکی بەرچاو کەمبوونەتەوە و ئافرەت پێویستە پابەندی ئەو جلوبەرگانە بێ کە لەلایەن گروپەکانی سەر بە ئۆپۆزیسیۆنی سووریاوە سەپێنراوە. لەبارەی بازاڕیشەوە هەر باز ناکرێ چونکە ئێستا لە عەفریندا ئەوەی کار دەکات و بازاڕی بەدەستە ئەوانن کە هاوردەکراون بۆ شارەکە. ڕژێم هەموو چەکێکی لە حاموریا تاقی کردەوە. سوپاس بۆ خوددا هەمومان هاتوینەتە عەفرین. من لێرە سەوزە و میوە دەفرۆشم. لە حاموریا شەرە و کارم دەکرد. هیوادارم بە زووترین کات بگەڕێمەوە شارەکەی خۆم و ڕژێمەکەی ئەسەد بڕوخێت. پیاوی ڕێشن و ئافرەتی عەبا بەسەر سیمای دیاری عەفرینە. ئەو عەرەبانەی هاوردەی ئێرە کراون دوکان و ماڵی دانیشتوانیان تاڵان کردو و داگیریان کردوون. دوای ئەوەی عەفرینمان کۆنتڕۆڵ کرد ئێستا ئەو قەرە باڵغیەی لە عەفرین هەیە لە هیچ شوێنێکی دنیا نییە. بازار زۆر باشە. کە لە غوتە بووین دۆخمان زۆر خراپ بوو. ئەو دەم برسی بووین بەڵام ئێستا تێرین سوپاس بۆ خوارزگارمان بوو. هەرچۆنێک بێ ئێستا عەفرینەکان تەنها بۆیان هەیە زەقەی چاویان بێ و دیمەنەکانی وێرانکردنی شارەکەیان بە چاوی خۆیان تۆمار بکەن بە ئومێدی ئەوەی ڕۆژێک بێت و عەفرین بێتەوە بەو شارەی پێشتر پێی دەوترا شاری زەیتون. بەردەوامی لەگەڵتان و لە تەوەری یەکەمماندا باس لە بابەتێکی ئاینیەکەین. یادکردنەوەی یادیخوا یان یادکردنەوەی خوا لە مانگی ڕەمەزاندا لە کاتەکانی دیکە چ جیاوازیەکی هەیە یان ئایا لە ئاینی ئیسلامدا هیچ جیاوازیەکی هەیە و بەگشتی ئەوەی لەسەر موسڵمانان پێویستە لە مانگی ڕەمەزاندا لە ڕووی عیبادەتەوە کە دەبێت بیکەن چییە؟ بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە دکتۆر ئیبراهیم سەنگەسەری مامۆستای زانکۆ ئامادەیە. دکتۆرم کاتت باش زۆر بەخێر. باش باسان دەکەم. سەرەتا بە لەو پرسیارەوە دەست پێ بکەم کە ئایا عیبادەتکردن یان یادکردنەوەی خوا لە مانگی ڕەمەزان هیچ جیاوازێکیە لەگەڵ کاتەکانی دیکە؟ سەرەتا زۆر سپاس بۆ دەرفەتە و بە ناوی خوای گەورە میهرەبان سۆز و میهرەبانی خوای گەورە لە ڕێبوارانی کاروانی خواپەرستی بەتایبەت سڵاو و سۆزی میهرەبانی خوای گەورە لەو بەندە باشانی خوای گەورە کە ڕەمەزانیان کردووەتە کوێستان و زۆزانی پشووی ڕۆحیان و لەو مانگەدا زۆرترین توێش و بۆ خۆیان کۆ دەکەنەوە. سڵاوی خوا لە بینەران. ڕەمەزان مانگێکی دەتوانین بڵێین چڕ و پڕ لە پەرستشەکانی خوای پەروەردگار سوبحانەه وتعالە. ئەو پەرستشەی کە موسڵمان دەیکات لەو مانگە هەمان پەرستشە کە بۆ خوای گەورەی دەکات لە مانگەکانی تر. بەڵام لە هەموو نمونونەکان نمونەیەک زۆر چڕکراوەتەوە لەو مانگە کە دەتوانین بڵێین ڕەمەزان خولێکی
چڕ و پڕی ڕاهێنانە لەسەر زۆربەی پەرستشەکان لە مانگی ڕەمەزان. یعنی لە مانگەکانی تر ڕۆژووی دووشەم و پێنجشەمان هەیە و هەروەها سێزدە و چواردە و پازدەی مانگە ئەیامل بیڵ هەیە. بەڵام لەو مانگە یعنی چڕ کراوەتەوە 30 ڕۆژ مسلمان بەواجبی بە ڕۆژوو دەبن ئەوانەی کەوا عوزریان نییە. بە هەمان شێوە نوێژەکان هەیە و لەو مانگەش نوێژ هەیە. لە مانگەکانی تر شەو نوێژ هەیە، بەڵام لەو مانگەدا کراوەتە جەماعات بەدەستە جەمعی مسلمانان نوێژی شەو نوێژ وەکو تەراویح ئەنجام دەدەن. بەخشین لە مانگەکانی تر هەیە، بەڵام لەو مانگە مسلمان بەشێکی بەخشین کراوەتە واجب لەسەر ئەو کەسێک کە زیاد لە توێشووی یان بژێوی شەو ڕۆژی خۆی و خانەوادەکەی هەبێت کەوا پێ دەگوتێت سەرفیترە. یعنی مسلمانەکان بۆ بەرەکەتی ئەو مانگە بۆ ئەوەی خێرەکانیان چەند جارە بێتەوە هەوڵیانداوە هەمیشە ساڵوەگەڕ و ساڵسوورانەوەی بەخشینی ماڵەکانیان بۆچی هەموو ئەمانە لە ڕەمەزاندا کۆکراوەتەوە یان ئەو گرنگیە بۆ بە ڕەمەزان درراوە؟ وەکو باسم کرد لە سەرەتا خوای گەورە دەیەوێت لەو مانگەدا بیکاتە خولێکی چڕوپڕی ڕاهێنانی مسلمانان. لەو مانگەدا جارێکی تر مسلمانان بەچڕی توێشوی ڕوحیان کۆبکەنەوە بۆ 11 مانگەکانی تر و هەروەها ئەو مسلمانانەی کە هەتا ئێستا پێش ڕەمەزان نقم بوون لە ژەنگی تاوان و سەرپێچی خوای گەورە سوبحانەهو وتعالە لەو مانگە ئەو بەرگە دزێوە دابڕنن لە خۆیان و بەرگ و پۆشاکی تەوبە و گەڕانەوە بۆ لای خوای گەورە بپۆشن. ئەو کەسانەی کە هەر جۆرە تاوانێکیان کردووە لە کاتەکانی تردا ئەگەر لە ڕەمەزاندا تەوبە بکات و یادی خوا بکاتەوە لە ئاینی ئیسلامدا باس لەوە کراوە کە لێخۆش بوون لەو کەسانە هەیە؟ لە ڕەمەزان و لە غەیری ڕەمەزان گەورەترین دەرگا و دانەخراوترین دەرگا لە لای خوای گەورە بۆ سەرجەم مرۆڤەکان دەرگای تەوبە و گەڕانەوەی بۆ لای خوای گەورە، دەرگای تەوبە و گەڕانەوەی بۆ لای خوای گەورە. بەڵام ئەو مانگە جۆرێک لە تایبەتمەندی هەیە، وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی صحیحدا فەرموویەتی وصفدت الشياطين دەرونی خراپ و هەروەها کەسە خراپەکان لە جنۆکە و لە مرۆڤ دەست و پێیان دەبەسترێت و هەروەها و ئوغلیقت ئەبواب النیران دەرگای دۆزەخەکان دادەخرێت و هەروەها دەرگای بەهەشتەکان دەکرێتەوە. بۆیە ئێمە لە مزگەوتەکانیان ئەوەی لە ناو کۆمەلگادان یعنی مامۆستاکان کە یعنی زۆر خەڵکی دەبینن ئەوەندەی کەوا خەڵک لەش سووکە، ئەوەندەی خەڵک کەوا ڕوح سووکە، ئەوەندەی خەڵک حەزی لە عیبادەت و پەرستشە لەو مانگە لە مانگەکانی تر نییە. واتەکرێت تەنیا لەم مانگە عیبادەت بکات و کاتەکانی دیکەی ساڵ ئەو عیبادەتەکانی تر لە سەرەتا باسم کرد. نوێژی فەرز هەیە لە سەرجەم هەموو ڕۆژەکانی ژیانی مسلمان ئەوەی کەوا عوزری نەبێت. ڕۆژوو سنەت هەیە دووشەم و پێنجشەمان سێزدە و چواردە و پازدەی مانگی یعنی کۆچی، بەڵام لەو مانگەدا بە واجبی کۆکراوەتەوە وەکو بڵێ بیانەبێت. ئێستا لە ڕەمەزانی ئەو ساڵدا یعنی چەند ملیۆن گەنج تازە باڵغ بوون کەوا بە واجبی لە کچان و لە کوڕان ڕۆژوو دەگرن، کەواتە ئەوە خولێکی ڕاهێنانە، هەروەکو چۆن خولی ڕاهێنان ڕەنگە بە ئێوە کرابێ ئەوانەی میدیاکارەکان بەهێزە سەربازەکان دەکرێت، ئێمە لە زانکۆ بە قوتابیەکانی خۆمانی دەکەین ڕاهێنانێکی چڕیان پێ دەکەین بۆ ئەوەی لە ڕۆژگاردا بتوانین ممارەسەی ئەو پسپۆڕی خۆیان بکەن. وەکو مسلمان پێویستە لە هەر 11 مانگەکاندا ممارەسەی پەرستش و عیبادەتی خوای گەورە سوبحانەهو وتعالە بکە بۆ ئەوەی بتوانن ڕاهێنرابن لە خۆیەوە کەسێک ناتوانێت بچێتە ناو بابەتێک بۆ ئەوەی ڕاهێنرابن لەسەر پەرستش و عیبادەتەکان لەو مانگە بە چڕ و پڕی داوای پەرستش و عیبادەتیان لێ دەکرێت. بەڵێ ئەگەر باسی چۆنەت و شێوازی یادکردنەوەی خوا و عیبادەت بکەین، کەسێک بەتایبەت ئێستا سەرەتای مانگی ڕەمەزانە ئەگەر کەسێک بێوێت خوا لە تاوانێکی لە گوناهێکی خۆش بێت پێویستە لەسەری چی بکات؟ ئەو پرسیاری بەڕێزت دوو بڕگەیە. ئەو کەسەی لە بەرگەی کۆتایی ئەو کەسێک کەوا تاوانبارە دەیەوێت بگەڕێتەوە چی بکە؟ تاوان چییە؟ تاوان هەر سەرپێچیەک و تووڕەکردنێکی خوایە سوبحانەهو وتعالە لەوەی کەوا بڕیاری شەریکی بۆ بڕیاردابێت یان وەڵامی واجبەکانی نەدابێتەوە یان ئازاری مرۆڤەکانی دابێت یا ئازاری بوونەوەر و ئاژەڵەکانی تری دابێت. ئەوە ئەگەر تاوانێک لە بینی خۆی و خوای دابوو تەنها پێویستی بەچێ بە تەوبەکردنە، پێویستە خۆی فەزح نەکا لە ناو خەڵکی بڵێ من ئەو تاوانم کردو ئەو تاوانە نا. تاوانکردن خۆی سەرپێچی لە خۆیدا تاوانێکە، بەڵام باسکردنی لە لای خەڵکی بوو بە تاوانێکی تر. بۆچی؟ بەڵێ بۆچی ئەبێتە تاوانێکی تر؟ چونکە ئەو کاتە
ئەو کاتە وەکو خەڵکانێک ڕەنگە دەرونیان پارێزراوێ کە ئەو تاوانە لای ئەوان باز دەکەی جۆرێک لە ڕوشاندنی کەرامەتی حرامەکان یعنیان ئەو قەدەغە کراوەکان دەڕوشێندرێن ڕێ بۆ خەڵکی تریش خۆش دەکات وەکو بڵێ سەرپێچیەکانی ئەوە نین لە ناو کۆڕ و مەجلیسی پێگەرم بکەین سەرپێچی تاوانێک کە کەسێک کردوێتی لە بینی خۆی خوادا من کردومە لە بینی خۆم و خوادا هەمیشە هەست بە دڵشکاوی دەکەم هەست بۆ دەکەم لە بەرامبەر جەنابی خوای گەورە سوبحانەهو وتعالە من سەرپێچیم کردو داوای لێبوردن لێ دەکەم ئەوە ئەگەر تاوانەکە لە بینی خۆم و خۆمدا بوو بەڵام ئەگەر تاوانەکە لە بینی خۆم و خوا و یعنی سنووری کەسێکی ترم بەزاند بوو ئەو کاتە پێویستە قەرەبووی ئەو کەسە بکەمەوە ئەگەر ماڵە خوراوە بۆی دەگەڕیەوە ئەگەر ئازارت داوە داوای گردن ئازایی لێ دەکەی ئەگەر یعنی خوێنی کەسێکی ڕشتووە پێویستە یعنی بێجگە لە تەوبەکردن و دوومانگ لە سەرێک بە ڕۆژ بوون پێویستە قەرەبووی کە سوکارەکانی بکاتەوە ئەوە لە بواری تەوبە لە بواری یادکردنەوەی خوای گەورە سوبحانەهو وتعالە یادکردنەوە چیە زانایان فەرمویان یادکردنەوە بریتە لەوەی باوەڕهێنان بە خوای گەورە سوبحانەهو وتعالە و بە نادیارەکان و بە پێغەمبەران ئەوە بەشێکە لە دڵدایە و هەروەها هەمیشە ئەو دڵە کە کراوەتە میحراب و منبەری عشقی خوای گەورە سوبحانەهو وتعالە پڕی بێ هەمیشە لە دڵەوە هەست بە بوونی خوا بکات هەست بە نیعمەتەکانی خوا بکە سوبحانەهو وتعالە هەست بەوە بکاکەوە هەمیشە نیعمەتی بەسەردا دەبارێن ئەگەر خوا یەک تۆز نیعمەتەکانی لێ بگرێتەوە ژیانی دەشڵەژێت ژیانی لێ تێک دەچێت لەبەر ئەوە ئەو دڵە پڕ لە باوەڕ و لە مەحەبەتەی خوای گەورە سوبحانەهو وتعالە سەر دەکێشێ بۆ ئەوەی کەوا زمانی بڵێ لا إله إلا الله وبڵێ الحمد لله وبڵێ لا حول ولا قوة إلا بالله کە ئەوانە هەموویان ذکری گەورن پێغەمبەرانیش کردویانە ئەو جار کە دڵ پڕ بوو لە عیشقی خوای گەورە هاتە سەر زمانیش ئەو کاتە پێویستە جەوارحیش دەست و پەیوەندەکانیش شکرانەی خوا بکەن بە عەمەلی کوڕنووشی بۆ ببن لێی بپارێنەوە قورئان بخوێنن و دەستی هاوکاران هەژاران بگرن کەواتە دەتوانی بڵێ یادی خوا بەدڵە لەوێوە دەست پێ دەکات پڕ دەبێت و دەڕژێتە سەر زمان و زمانی ژوا دەکاکەوە دەست و پەیوەندەکانی شەمیشە تعبیر لە ڕاستی ئەوە بکەنەوەکەوە ئەو دەستە و ئەو زمانێک کە یادی خوا دەکا دڵەکە پڕ لە یادی خوای گەورەی سوبحانەهو وتعالە دکتۆر ئەو زیکرانەی کە ئەکرێن مەرجە بەو شێوازەی کە نووسراوە یان لە زمانی عەرەبی هەیە هەر بەو شێوازە بوترێتەوە و بکرێتیان ئاساییە هەر کەسێک بەو شێوازەی خۆی پێناسی ئەکات زیکری خوا بکە خۆی یعنی ئەوەی کە گرنگە بەندە لە دڵەوە هەست بە وەجودی خوا بکە لە ڕێگای بوونەوەرەکانی خوای گەورە لە ڕێگای پەیامی پێغەمبەران لە ڕێگای بانگ خوازەکانی ڕێگای ڕاست بتوانن خوا بناسن دڵیان بچۆژێ ینی بجۆشە لە مەحەبەت و لە خۆشەویستی و هەستکردن بە نیعمەتەکانی خوای گەورە ئەوە گرنگە خاڵیەکەم دێتەوە سەر زمان ئەگەر کەسێک ویستی یادی خوا بکات لە ڕێگای هەندێک شتمان هەیە فەرزە لە نوێژدا پڕیەتی لە یادی خوا پێویستە بە زمانی عەرەبی بن کە زانیوێتی بەڵام زانان فەرمویانەکە کەسێک نەیزانی زمانی عەرەبی نەزانێ تازەش مسلمان بووە دەتوانێت بەو زمانەی کە دەیەوێت دەتوانێت نوێژ و پەرستشەکانی خۆی بکات ئەوە بەڵام لە غەیری نوێژدا وە نوێژی فەرزی شەزیاتر دەنا لە غەیری نوێژی فەرز بە هەر زمانێک سەنای خوا بکات بەخوادا هەڵ بڵێت مەدحی خوا بکە سوپاسی خوا بکە ئەوە لی قبوڵە بەڵام ئەگەر ویستی بەو زمانە یادی خوا بکە کە بۆ نمونە باوکە ئادەم لە تاوان پەشیمان بۆتەوە بە زمانی ئەو دوعایە بکەکەوە ئیبراهیم پێغەمبەر کردوێتی کە ئیسا پێغەمبەر فەرموویەتی کە محەممەد صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەوە باشترە و بە هەمان شێوە ئەو یادانەیان ئەو زیکرانەی کەوا لە زمانی پێغەمبەر هاتو صلی الله عليه وسلم وەکو بڵێ ئێمە ناتوانین قالبێکی لەوان جوانتر دابڕێژین ئەوان بە قالبێکی پڕ لە ئەدەب و لە ئیحترام لە وشەی جوانیان داڕشتووە و خوای گەورەش پەسەندی کردوون بەو زمانە یعنی لاڵاونەوە لەگەڵ خوای گەورە بەو زمانە جۆشاون لەگەڵ خوای گەورە بەو زمانە یادیان کردووە ئەوە باشترە بەڵام کەسێک نەیزانی یان کەسێک ئافرەتێکی یعنی ئافرەتێکە دانیشتووە یان حتى وإن من شيء إلا يسبح بحمده ولكن لا تفقهون تسبيحه هیچ شتێک نیە لەو بوونەوەرەدا سوپاسی خوانەکە یادی خوانەکە ئەو دارانەی ئێستا یعنی دەجۆشێن لەگەڵ ئەو شنەبایە جوانەی ئەو شەوە ڕەمەزانە ئەوە یادی خوا دەکەن بولبولێک کە لە بەرەبەیان دەخوێنێ یادی خوا دەکات ئەها دەڵێن جارێک سولەیمان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام
باران نەباری گوتی خەڵکی نەبا بچین داوای دوعا لە خوا بکەین کە ڕۆیشت گوتی بگەڕێنەوە گوتیان بۆ گوتی وەڵام مێرولەیەکم بینی کەوت بۆ سەر پشت پەلەکان و دەستەکانی بۆ ئاسمان بەرز کرد بوویەوە دەپاڕایەوە لە خوای گەورە بە زمان حاڵی خۆی دەیگوخوایە بەهۆی تاوانەکانی ئادەمی زادەکان بێتاوانەکانی سزامە دەبارانیان بۆ بارێنێ گوتی خوا دوعای قبول کرد و بگەڕێنە ماڵی خۆتان. باشە دکتۆر زۆر کەس هەیە ئەڵێ من هەر دوعاکەم و قبول نابێت. پرسیارێکی لە جێی خۆیدایە. دوعا چەند مەرجێکی هەیە ئەوەی کە مەرجە گرنگە لە دڵەوە بێت. دەڵێ ڕۆژێک لە فەرمودەیەکی پێغەمبەر هاتووە صلی الله عليه وسلم موسا پێغەمبەر پیاوێکی بینی زۆر لەخوا دەپاڕایەوە. هەر پاڕایەوە موسا گوتی پێغەمبەر خوای گیان وڵاوە ئەوەندە داوا لە من کا من ئەوە دوعاکەی یعنی وەڵامی دەدەمەوە شتەکەی بۆ جێبەجێ دەکەم بۆ ئەوەندە تاخیر بوو خوا فەرمووی یا موسا ئەوە زمانی لە لای منە و دڵی لە شوێنێکی ترە کەواتە خاڵ یەکەم لە دڵەوە بێ خاڵێکی تر پاروی حرام دەرزی ئێکسپایری دوعاە لە ڕاستیدا کە ئەوڕۆ زۆر بەمان تووشی پاروی حرام بووین خوا بمان پارێزێ ئەگەر ئەو دوانە بوو ئەوە زانیان دەڵێن هیچ دوعایەک نییە گیرانە بێت هیچ دوعایەک نییە گیرانە بێت هەموو نزایەک گیرا بووە بەڵام بەسێ شێوە یان خوا هەمان ئەو شتەی کە بەندە داوای کردووە بزەبت بۆ جێبەجێ دەکات ئێستا قوتابیەک کە ئێمە لە ئێستادا لەو شەوە دەپاڕێنەوە دەڵێن یا ڕەبی خوایە بخاتی ئەسما و صفاتی خۆت ئەوەی کە نەخۆشە شیفای بدەیت قوتابیەکانمان سەر بخەی ئەوەی قەرزدارە قەرزی بدەیەوە باشە خەڵکانێک ئەو دوعاە دەکەن ئەو کاتە دوعا جاری وهەیە گیرابوونەکەی بەو شێوەیە ئەو قوتابیە ئەو نمرەی دەیەوێت دەهێنێت ئەو نەخۆشە ئینشاءڵڵا چاک دەبێتەوە ئەوەی قەرزی لەسەرە قەرزەکەی بۆ ئاسان دەبێت جاری وهەیە خوا عینی داواکەی بۆ جێبەجێ ناکە بەڵام لە ئاستی ئەو داوایە شەڕی لێلا دەدات بۆ خۆی ئاگای لە خۆی نیە شەڕێکی زۆر گەورە لە ڕێگا ئەمە لەسەر ئەو قسەینە زۆر جاڵڵی خێری پێوە بۆ ئەو کارەوانە بێگومان زۆر جا دەڵێ ئینشاءڵڵا خوا بەڵای گەورەتی لاداوە کە دەچین بۆ لای ماڵێک مەثەلەن لافاوێک لێی داوە لە کوردەواریدا یعنی گورگ دەهات لە پەز و مەڕەکانی دابوو داگوت ئینشاءڵڵا خوا یعنی بەڵای گەورەتری لاداوە یان جاری وا هەیە خوا گەورەتر لەو داوایەی خێرێکی تری بۆ ئامادەکردە بۆی دەنێریت کەواتە پێویستە مژدە بێت زانیان دەفەرمون پێویستە بەندە هەست بکات لەسەر حاڵەتێکی خێرە خوا نیعمەتی بەسەر داباراندووە هەتا زمانی دوعای هەبێت جاگەر بینە سەر گەورەی ذکر یعنی یادی خوا سبحانه وتعالى دەڵێ ڕۆژێک ئەبوو عوثمان النهدی خوا پەرستێکی زۆر گەورە بووە گوتی وەڵام من دەزانم کەی خوا یادم دەکا باسم دەکا خەڵک لە دەوری کوبوونەوە گوتیان یعنی پێمان بڵێت خوا چۆن ئێمەش بزانین گوتی خوا فەرموویەتی فەذکوڕونی ئەذکوڕکم یادم بکەن یادتان دەکەم کەواتە یادی خوا ئامادەیە خوا یادی کەسێ بکەیانی لە تاوانی خۆش بووە یعنی خێر و خۆشی بۆ دێنێ یادی خوا ئامادەیە دانراوە لە سندوقێک بۆ هەموو مرۆڤەکان کلیل و پاسوۆردی ئەو سندوقە لە دەستی بەندەکە خۆیەتی کە بریتە ئەو بەندە یادی خوا بکات. ڕیزبەندی هەیە لە دوعا و داواکان لە خوا بۆ نمونە ئەوەی کە گرنگ بێت بۆ هەر مرۆڤێک ئەو دوعایی لە سەرەتی بیکات لە دوعاکانی دیکە گرنگتر بێت چونکە بۆ نمونە دوعا هەبێت لە دوعایەکی دیکە گەورەتر بێ بێگومان ینی مثلەن ینی ئەوەی دەتوانین بڵین گەورەترین دوعا بریتە لەوەی داوای سەلامەتی بکەیت داوای بێوەیی بکەی لە ئیمانت وە لە لاشت وە لە ماڵت وە لە ماڵ و منداڵت ئەوە یعنی گەورەترین دوعایە معافات اللهم إني أسألك پیغمبر فرمی صلى الله عليه وسلم ڕۆژانە ئەو دوعای دووبارە دەکردەوە ئێواران و بیانێن اللهم إني بەڵێ بۆچی ئەو دوعایە بە بەردەوامی یعنی دووبارە بکرێت بۆ چونکە سەلامەتی یعنی من کە لە هەر خۆشێکدا بووم ئیمانم لە کەدار بوو من لە خەتەردا یان من ئێستا ئێمە لاشەمان ساغە بەڵام ئەگەر نەخۆش بووین ئەو کاتە محتاجی خەڵکی تری ئەو کاتە ئێمە ناتوانین پەرستشەکان وەکو خۆی بکەین لەبەر ئەوە زۆر جار ئێمە ڕەنگە خەڵکانێکە بن لە کاتی خۆشیدا دەتوانن سەرکەون دەتوانن بەردەوام بن لە پەرستشی خوا بەڵام کەشکان کە لێدران کە تووشی نەخۆشی بوون خەڵکی وایە خۆی ڕناگرێت تووشی ناشکری دەبێت
لا یادەکانی خوا پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم أفضل الدعاء أو أفضل ما قلته والنبيون من قبلي لا إله إلا الله وحده لا شريك له گەورەترین یادی خوا کە من و پێغەمبەرانی پێش من گوتبیان سەڵات و سەلامی خوا لەسەر هەموویان پێغەمبەر فەرمووی کە بەندە ئەوە بڵێت هیچ پەرستراوێک و معبودێکی بە حەق نییە غەیری ئەڵڵا نەبێت و هیچ شەریکی بۆ نییە و هەرچی پاشایەتیە هەرچی دەسەڵاتەیە ئەو خوایە و هەمووشمان بۆ لای ئەو دەگەڕێنەوە ئەوە وەکو یاد لە پەشیمان بوونەوە هەر یعنی لا إله إلا أنت سبحانك إني كنت من الظالمين ئەو دوعایی یونس کەوا لەناو بەحردا و لە زگی ماسی حوتێکدا بوو زگی نهانگێکدا بوو پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم هەروەکو ئاەتەکەش دەفەرمێ فنجيناه من الغم وكذلك ننجي المؤمنين بەهۆی ئەو دوعایە کە گوتی ڕاستەوخۆ ئێمە یونسمان نەجاتدا لەناو تاریکی بەحر و تاریکی زگی نەهەنگەکە اینجا خوا مژدەیەک بە ئیمانداران دەبەخشێ دەفەرمێ وەکەذلك ننجي المؤمنين هەر ئیماندارێک ئەو دوعایە بکە ئێمە نەجاتیش دەدەین ئینشاءالله. بەڵێ دکتۆر لەگەڵ بەردەوامە بین درێژە بە گفتوگۆکانمانە دێنە چینە لای پەیامنێرمان زەردەشت حەمەیە لە هەولێرەوە لەگەڵمانە ئەمشەو قسە لەسەر ڕەوشی ئەمنی شاری هەولێرەکە زەردەشت پێمان بڵێ ڕەوشی ئەمنی شاری هەولێر چۆنە خەڵک چەند دەتوانێت بە ئازادی و هەروەها لە ئارامیدا بچێتە دەرەوە بە تایبەتە زانین زۆربەی شوێنە گشتیەکان لە شەوانی ڕەمەزاندا قەرباڵغە و خەڵکێکی زۆر لە دەرەوەیە ئەم کاتت باش فەرموو. دم باش سارا و جبو میوانه تا و بینرین کورسان بوس شار دم باش نها دمجمر یک و نیو نزکی یک و نیو دم هولیر نیو شویدا بیگمان وکو کومندیت لناو کولان قربالغی یک مزنج خلک گله کس ولاتی مالبات برای خود نه خواردنگهان جبو پاشیوت خوازن خوارنه بخون لجبو روشا اولهیه و سقامگیری که ام بخوا جهیزن تیمن هاوارچونه یا نجده ام بپرسن کاروشا اولهیه لهولیر بشف چاوا در بسته از خودم جمع افسر کی در باسی جمع افسر کی تایبت هیزن هاوارچونه یا نجده بم برز اجار هرکی دم باشتره وکو افسر کی نجده یا تیمن هاوارچونه اون روش اولهیه لهولیر اون کمک جی و هف گرتی پلان نوانه اون چاو روش اولهیه پاريزن تایبت د شون پاشی ودا. بله زور سپاس خیراتنا تلویزیونا مشترکن با ایم وکو برای ولایت پلیس فریاکوتنی هەولێر دەوریەکانمان لەناو کوچە کۆڵانەکانی شاردا دابش کردن بۆ ئەوەی ئەخوانەکە هەر کارێش نەخوازراوەی بە زووترین کات پەیوەندی پێ بکەن. بەنسبەت ئەو مانگە پیرۆزەی مانجی ڕەمەزانیش کە پیرۆزبای لە هەموو خەڵکی کوردستان دەکەی بەنسبەت ئەو مانگە کە مانگێکی پیرۆزە لێرە دەوریاتەکانمان زیاتر سڕ کردیتەوە لە بۆ ناو سەنتەری شار. ئەو بۆ ئەوی خەڵک زیاتر ڕوو لە سنتەری شارەکە بۆ کردنی شتومەکان یاخود تا درەنگانی شەو دەمێنەوە یاخود ئەو بازارە سەرچەیەک لەوانە کە ئیسکانە کورانە ئیدی ئەو شوێنانەکە لە ناو شاری هەولێرداوا باون کە خەڵک تا درەنگانی شەو دەمێنن و ئێمە دەوریاتی زیاترمان بوودا تەرخان کردن بۆ ئەوی خوانەکە هەر کارێش نەخوازرا هەبی پەیوەندیان پێ بکەن و بە هاناوێ بچن. بەنسبەت گەڕەکەکانی شاری هەولێر ئەوانش کە دەوریات پێویستمان هەیە زگە لە دەوریاتی سابت کە لە ناو ترافیکلایتەکاندا دابش بوون دەوریاتیشمان لە ناو گەڕەکاندا بە بەردەوامی لە حاڵەتی تیزوادان بۆ پرسێ بکەم ئەمڕۆ یان ئیرۆ شەوە پێنجانە ji بۆ پاشیوێ حتانها تو بویەرێک شەف بویەرێکی خراپ چێویان ببێژن کاریش مەرە بێژن. بڵێ ئەوڕۆ پێز لەسەر شەشی ڕەمەزان ئینشەڵڵا دەبتە شەم ڕۆژ هەتا ئێستا هیچ کارێکوانە بۆ کەشانی باسکردن بێتن شەڕی ئاسایی و مەشاکل دەبیتن یعنی لەو حاتە هەندە شەڕی سوتە فاوم دەبیت بەڵام ئەوانە چارەسەر کراون بەڵام شەڕێکی وا گەورە نەبوو ئێمە باسی بکەین و باتە مای باسکردنی بکەوتە سەرزاری خەڵک. ئەگەر کوبویەرێک چێبوو اونج بوو وڵاتیان وەکو تیمێن نەجدە اون چ دەبێژن با چاوە پەیوەندیەوە بکەن لە چ ڕێگەیکی هەری ئێسوانان ببێژن. بەڵێ ئێمە پۆلیس فریاکەوتن هاوڵاتیان دەتوان لە ڕێگەی هێڵەکان پەیوەندیمان پێوە بکەن کە چەند کۆمەڵە هێڵێکمان هەیە کە بۆ خزمەتی هاوڵاتیان دانراون یەک لەوانە 0750 کۆڕەک تەلیکۆمە 446 یاخود هێڵی تایبەتیشمان هەیە کە فری هاوڵاتیان دەتوان پەیوەندیمان پێ بکەن هیچ بڵانسێکیان ناڕواتن 124 ئەوانە بەبێ کۆدی هەولێر هەر هەمان ژمارە لە ڕێگەی نۆرمالەوە 066 124 144 133 ئەوانەش دەتوان هاوڵاتیان پەیوەندیان پێ بکەن بێزگەلەوەی هێڵی ئاسەسێر 0770 446 ڤایبەر لەسەر هەمان ژمارەشەیە هاوڵاتیان دەتوانن لە هەر کاتێک کەبی پەیوەندیمان پێ بکەن چکە پۆلیسی فریاکەوتن ئێمە لە کاتی بانگدانش کە خەڵک ڕۆژەکانیان دەستچێن ئێمە پۆلیسی فریاکەوتن بە ئەفسەر و پۆلیسەوە لەسەر شەقامەکان وەستاوین بۆ خزمەتی هاوڵاتیان.
پرسا داویش دادکم هولر بویا هیلونک مزن جبو پیکاتین جدا جدا تایبت ام بجن هجمارک مزن ج پنابر و آورکان لهولر دیمنن پیاماته جبو خلکین کردستان خلکین لهولر اون وکو تیمن فریاکوتن اون خوازن چه بجن هیزن فریاکوتن ئێمە لە ڕێی کەناڵی 24ەوە داوا لە هەوڵاتیان دەکەین طبعاً شاری هەولێر شارێکی گەورەیە کە هەزاران لایەنی سیاسی و قوت و دام و دەستگاکانی ترێتە ئێمە پەیوەندی تەواویشمان بێزگە لە سبێنە سەر بابەتی خۆمان پەیوەندی تەواومان لەگەر کە تەواوی دەستگا ئەمنیەکانی تر هەیە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر ئاسایشی گشتی چاڵەکە مەدەنیەکان بنکەکانی پۆلیس بنکەکانی ئاسایش ئاگر کژوێنە هاتوچۆ سەرەوەی ئەو هاوڵاتی بیانێنشکە لە ناو شاری هەولێردان ئێمە لە خزمەتیاندان دەتوانن بە هەر زمانێکی خۆیان کە ئەوان هەیە کە گفتوگۆی پێ دەکەن ئاخاوتنی پێ دەکەن دەتوانن داوای هاوکاریمان لێ بکەن زمانی ئینگلیزیە عەرەبیە تورکی هەموو برپێکاتی برانەتەوەیەکان ئێمە لە خزمەتیان داین زۆر سپاس سەرچاوە سەر ئەجار هەرکی گەلێک سپاس بۆ وەژی کوونمەرە ئامادە بوون بەلێ سارا ئەv وەکو تیمên فریاکەوتن یان ئەم بژن هاوارچوونێک کوژمەرە زەرال کردن بگشتی ڕەوشە باژار ئەولەهەیەدایە ئەز ڤەتگەرمە جەمتە زەردەشت حەمێ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت هەروە دەستخۆشی بۆ هەموو هێزەکانی پۆلیس ئاسایش کە لە مانگی ڕەمەزان و هەروەها لەگەڵ هاتنی هەر بۆنێک زیاتر ماندووە بن هیوای لە ساغی بۆ هەموو لایەکان نەخوازیین دەستخۆش زەردەشت جارێکی ترە گەڕینەوە لای تۆ دکتۆر ئیبراهیم لەم مانگە بە تایبەت زانین زۆر جار ئەوترێت ئەو کەسانی بە ڕۆژوو ئەبن یان لە بەرەوەی کاتەکەی دوور و درێژ بووە ئێستا هەز بە ماندووبوونەکەن هەز بە تووڕەبوونەکەن لە بەرەوەی نزیک بێت لەو بابەتی کە ئێستا گوێمان لێبوو کە زیاتر لەوانەیە دەنگە دەنگ و شەڕ و ئاڵۆزی هەبێت ئەویش لە ئەنجامەوەی بە ڕۆژووە کەسەکە وا ئەڵێ بەڵام چەند گرنگە مرۆڤ کاتێک بە ڕۆژووە ئاینی لە ڕووی ئاینیەوە ذکری خواب بکە یادی خواب بکاتەوە کاتەکانی بەوە بەسەر بەرێت کە بابەتێکی بەسوود بێت چ بۆ خۆی چ بۆ دەوروبەرەکەی خۆی زۆر گرنگە بەندە کە خوا دەپەرستێت بەو شێوە بیپەرستێت کە خوا داوای دەکات یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕەمەزان ئەوەیە کە مرۆڤی بە ڕۆژوو زۆر جار لە قالبە مرۆڤایەتەکەی دەچێتە دەردەبێتە وەکو فریشتەی لێدێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەدا فەرمووی وئین سابەه ئەحەد ئەو شاتەمە فەلیەقل ئینی صائیم ئەگەر کەسێک قسەی پێگوت یان شەڕی لەگەڵ کرد پێویستە بڵێ من بە ڕۆژوم کەواتە پێویستە مانگی ڕەمەزان ئەو مانگە بێت کە کەمترین کێشەی تێدایە خۆی لە ڕاستیجە هەر بەو شێوەیە ئێمە زۆر جار متابعی بۆنەکان دەکەین ڕەمەزان 30 ڕۆژە هەندێک ڕوودەدا بەس کەمە لە یعنی ئۆکە بڵێ بەراوردکردن لەگەڵ هەندێک بۆنەی نیشتیمانیان بۆنەی تر کە 3-4 ڕۆژە یان هەفتەیە کەمترە کە ڕووداوی زۆر گەورەتی تێدا ڕوودەدات ئەگەر کەسێکیش بەهۆی ڕۆژەوە بە ڕۆژوو بێت بەهۆی ڕۆژەوە تووڕە بێت لە ڕاستیدا لە مەبەستی خوا تێنەگەشتووە لە مەبەستی خوا تێنەگەشتووە پێویستە ئەو کەسە بە ڕۆژوە زۆر دەروون ئارام بێ ئەسڵەن ڕۆژوو بۆ ئەوە دانراوە مرۆڤ تۆزێک دەمارەکانی خوێنی ئاساییتر بجوڵێنەوە و هەروەها زۆر خواردن شەڕی لەگەڵ نەکات بەڵکو زۆر جار دەبیندرێت لە هەندێک بۆنەدا خەڵکی دەست بە خواردنەوە دەکات ینی مادە هۆشبەرەکان زیاتر دەخوات ئافرەت و پیا و زۆر جار لە هەندێک بۆنە بە شێوازێکی نادروستێک هەڵ دەبن دەبێتە ڕوودانی کارەساتی نەخوازراوە ئەوانە بەس لە ڕەمەزان زیاتر خەڵک ڕوو دەکاتە خوا خەڵک تووڕە نابێت یعنی کە دەبینی زۆر جار یعنی ئەوانەی کە شت دەکڕن ئەوانەی شت دەفرۆشن هەوڵ دەدەن ڕۆژی خۆیان بپارێزن ئەگەر کەسێکیش تووڕە بێت لە ڕاستیدا وەکو بڵێ ڕۆژوی خۆی دەڕوشێنێت ئەگەر لە خەڵکی تووڕە بێیان یعنی نەک لە خەڵکی پێویستە دەگوترێت ئەگەر ویستت ینی کەسێک تەواو تەقیم بکەیت پێویستە لە ماڵی خۆی تەقیمی بکات خەڵکانێکێ لە دەرەوە نەرمونیانن کە دەشنەوە ماڵی خۆیان یعنی زۆر تووڕە و تووشن ئەوە شەڵەیە یعنی بۆ کابرا بە ڕۆژوو بە دنیای خراپ کرد پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە ڕۆژوو دەبوو لەگەڵ ماڵ و منداڵی خۆشی زۆر نەرمونیان و لەسەر خۆ بوو پێویستە لە ناو ماڵمان لە فەرمانگەکانمان لە ناو بازار بەڕێگادا دەڕۆین پێویستە لە کاتی بە ڕۆژوون بووندا زۆر مراعاتی پاراستنی حرمەتی ئەو ڕەمەزانە بکەین کەسانی بە ڕۆژوو هەتا هەوڵ بدەن کەمترین ڕوودا و لەو مانگەدا ڕووبدات هێزەکانی ینی ئەمن و ئاسایش کەمتر ماندوو بکەن و خەڵکی کەمتر ئازار بدەن زیاتر حرمەتی مانگە ڕەمەزانیان گرتووە.
دکتۆر کەسانێک هەن ئەڵێن ئێمە بە ڕۆژوو نابین نوێژیش ناکەین تەنیا یادی خواکەین یان زۆربەی کات یادی خواکەین ئایا ئەما بێتە جێگرەوە بۆ ڕۆژوو نوێش؟ نەخێر یعنی مسلمان پێویستە کە ینی ئێستا ئێوە لێرە لەو فەرمانگە دەوام دەکەن کە بڕیارتاندا لەگەڵ ئەو فەرمانگەیان لەگەڵ ئەو کەناڵە ئیش بکەن پێویستە وەکو بە گوێرەی ڕێنماییەکانی ئەمان بەڕێوە بچن کەسێک کە گوتی من مسلمانم مسلمان ئیسلام یعنی تەسلیم بوونی یان تەسلیمکردنی ورست و هەست و ئیرادەی خۆت بچێ بە پەروەرێنمان سوبحانەه وتعالە خوا جەل جەلالوه کەواتە پێویستە بەو شێوە بیپەرستین کە خوا داوامان لێ دەکات کە خوا داوامان لێ دەکات ئەجا کەسێک کە دەڵێ من یادی خوا دەکەم ئەوەش قۆناغێکی زۆر باشە ئەوە زۆر زۆر باشترە لە کەسێک کە هەر خوانە ناسێت و ملحیدە بەڵام دیسان کە یادی خوای کرد بڵێ من وەڵا دڵم پاکە بەس ڕۆژوو ناگرم نه یعنی ئێمە باشتر عیبادەت ناناسین لە خوا سوبحانەه وتعالە ئێمە باشتر نازانین کەوا نوێژ بکەین لەو نوێژەی کە خوا بۆی داناوی پێویستە مرۆڤ ئەگەر دڵەکەی پڕ بوو لە ئیمان هەمیشە وەڵامی خوا دەداتەوە خوا لە زۆربەی ڕێنماییەکان دەفەرمێکی یا ئەیوهە الەذینە ئامەنوا ئەی ئیماندارەکان ئەی ئەوانەی کە باوەڕتان هێناوە وەکو خوا بیەوێت لە هەموو لە کاتی داواکاریەکان بڵێ ئەی ئیمانداران ئێوە بەڵێنێکی ینی ئیختیاریتان لەگەڵ من بەستووە کە باوەڕتان بە من هێناوە دەگوێ بگرن بۆ بەرژەوەندی دنیا و دواڕژی خۆتان ئەو ڕێنمایم جێبەجێ بکەن ئەو واجبە بکەن یان ئەو قەدەغ کراوە واز لێبێنن کەسانێک هەن بە ڕۆژووە بن بەڵام نوێژ ناکەن زۆر کەسیش پێیان ئەڵێ مادام نوێژ ناکەی بە ڕۆژوش مەبە ئایا ئەمە کەسانێک ئەتوان بڕیار لەوە بن کە ئەو ڕۆژوە قوبوڵەیان نا هەر عیبادەتێک زانیان فەرمیانە هەر عیبادەتێک تەعاملی لەگەڵ دەکرێت یعنی وەکو شتێکی مستەقیلانی نوێش ئەو کەسێک کە نوێش بکە ڕۆژوو ناگرێت نوێژەکەی قبوڵە بەڵام یعنی ئەگەر هەموو ژیانی هەوڵ بدا بە ڕۆژوو بێتەوە قەرەبووی یەک ڕۆژوشکاندنی ڕەمەزانێک ناکات بەڵام بڵێ نوێژەکەی قبول نییە نوێژەکەی ئەگەر کرد نیەتی تەواو بوو لاشەی پاک بوو ئەو شوێنێک کە نوێژی لەسەر دەکرد پاک بوو داگیر کراو نەبوو خەڵکی داگیر نەکرد بوو نوێژەکەی قبوڵە کەسێک نوێژ ناکات بەڵام ڕۆژوو دەگرێت پێی دەگوترێت لەسەر یعنی مووقیفێکی زۆر زۆر هەڵە دەکەی حتا هەندێک زانیان فەرمویانە هەرچەندە جمهور دەفەرمێت ینی ئەوەی کە نوێژ ناکە بە مجرڕدی نوێژ نەکردن لە دین ناچێتە دەر بەڵام هەندێک زانیان دەفەرمون لە دین دەچێتە دەر چونکە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی بین المرء وبین الكفر ترك الصلاة لە نێوان بەندە و کافربوون نوێژە بەڵام ئەگەر کەسێک نوێژی نەکرد کۆدەنگی ینی زۆربەی زانیان دەڵێن ئەوە لە دین نەچوەتە دەر ئەگە باوەڕی پێ هەبێ بڵێ من وڵات تەنباڵم دەنا باوەڕم بە نوێژ واجبوون هەیە ئەوە تاوانێکی گەورەی کردووە بەڵام کە ڕۆژوو گرت ئەگەر ڕۆژوەکەی تەواو بێت و نیەتی تەواو بێت خوای گەورە لێ قبوڵ دەکات کەواتە نا ئێمە پێویستە ئەوانەی کە یعنی نوێژ و ڕۆژوو دەکەین هەر کەسە ئەگەر هەنگاوێکی شات پێمە دەستخۆشی لێ بکەین ئەگەر دوو هەنگاو هاتبێت نوێژ و ڕۆژوو بکات دەستخۆشی زیاتر لێ دەکەین ئەگەر نوێژ و ڕۆژوو یادی خوا بکات و قورئان بخوێنین دەستخۆشی لێ دەکەین ئەگەر ئەوانەی هەموو کرد بێت لەگەڵ دراوسەکانی باش بێ هەر زۆر دەستخۆشی لێ دەکەین ئەگەر ئەوانەی هەموو کرد بێت لەگەڵ ئەرکەکانی خۆی جوان جێبەجێ بکات و گەندەڵی و خیانەت نەکات دیسان دەستخۆشی لێ دەکەین یعنی پێ بە پێ بەڵام بڵێ وەڵام مادام نوێژ ناکەی ڕۆژوش مەگرە مادام ڕۆژوو ناگری هەر باوەڕشت بخوانە بێ ئەوە هەڵەیە مادام هەنگاوێک کاتووە دەستخۆشی و هەنگاوی پێویستە لێ بکەین بەڵێ بێمە سەر بابەتێکی تر لە ڕەمەزاندا بەتایبەت لە مزگەوتەکانی تر بێ جیاوازی ئافرەت و پیا و زیاتر ڕوەکەنە مزگەوت بەتایبەت ئافرەتان لەوانەیە کاتی تر دەرفەتیان نەبێت چەند گرنگە لەو کۆڕ و کۆبوونەوانە ترخان بکرێت بۆ زیکری خوا بەتەنیا چونکە زۆر جار خۆیان گلەی ئەوەکەن کە لەوێ زیاتر قساکریان پێیان خۆشە بۆ کۆبوونەوە بچنە ئەوێ بەڵام چەند لەسەریان پێویستە کە چون بۆ ئەو مەبەستەی کە سەردانی مزگەوتەکان کرۆکە ئەویش زیکری خوایە دیسان دەگەڕێمەوە سەر ئەوە دەڵێم مرۆڤ کە بڕیاری داخوا بپەرستێت بەو شێوە خوا بپەرستێت کە خوا داوای دەکات نوێ مزگەوت هەندێک ئادابی هەیە دەتوانین بڵێ ناوی لێ برین ئەتەکێتی مزگەوت ئەتوانی ئاماژەی پێ بکەیت یەکی لە ئەتەکێتەکان یان ئادابەکان لە مزگەوت سەلامکردن نییە بەڵکو لە بری سەلامکردن لە خەڵکی نوێژێکمان هەیە ئێمە پێی دەڵێن کوڕنووشی سەلامکردن کە هاتیتە مزگەوت لە بری ئەوەی هەر کەسێ بڵێ سەلام عەلەیکم هەمویان بڵێ وعەلەیکە سەلام بەخێر بێت ئێمە زۆر جار ئاگادار دەکەین ئەوە هەڵەیە سەلام ناکەی
کە هاتیت بە بێدەنگی دوور کە عاد نوێژ دەکەی ئەوە نوێژی سەلامکردنە و نوێژی تەحیەت المەسجدە. زۆر گرنگە مزگەوت کە هاتی بۆ مزگەوت شوێنی دابرانە بە شێوازێکی گشتی لە دنیا، خۆی دروستە شتی تریش تێدا بکرێت. یعنی سنەتە گرێبەستی خێزانی عەقد النیکاح لە مزگەوتدا بکرێت، شوێنێکی مبارەکە. بەڵام کە کەسێک هات بۆ نوێژکردن پێویستە لەو کاتەدا خۆی بۆ خوا تەرخام بکە، تەنها لەگەڵ خوا لە خەڵوەت دابێت، مەگەر مامۆستایەک یعنی ڕێنمایی شەرعی بڵاو بکاتەوە، زانست بڵاو بکاتەوە. دەناکە کەسانێک یعنی زۆر جار لە شەوەکانی قەدر کە خەڵک دێت مامۆستایان پێیان دەڵێن خەڵکی نەهەتا بۆتان دەکرێت لە بینی خۆت و خوادا هەر بە بێدەنگی سەیری ئەو ساڵی ڕابردووت بکە، نەخشەکێشی خواپەرستی بۆ ساڵی داهاتوش بکە، لە بینی خۆت و خوادا پەیامەکەی خوا بخوێنەوە قورئان، لە بینی خۆت و خوادا نزا بکە و دڵی خۆت بشکێنە، لە بینی خۆ و خوادا ئەو شتانێک کە دەتەوێت بۆ جێبەجێ بکرێ لە نیازەکانت بخە بەردەم خوای گەورە سوبحانەهو وتعالە. لەبەر ئەوە گرنگە یعنی زۆربەی جار گلەی دەکرێت کە ڕەجاءن ئەوانەی دێن بۆ مزگەوت ئەگەر منداڵیشیان لایە منداڵەکان لە تەنیشت خۆیان دابنێن بۆ ئەوەی کەشێکی ئارام دروست بێ بۆ نوێش خوێنەکان، نەبێتە شوێنی قسەکردن. بەداخەوە زۆر جار یعنی کاتێکەیە زۆر پیرۆزە بۆ دوعاکردن، جێگای ئەوەیە دوعا تێدا گیرابێت لە نێوان بانگ و قامەت. زۆر خەڵکەیە لە بری ئەوە لەو کاتەدا دوعا بکە دەست بە قسەکردن دەکەن، لە ڕاستیدا ئەوە شکاندنی حورمەتی مزگەوتە و نەزانینی ئەتەکێت و ئادابەکانی مزگەوتە. پێویستە ئەو کاتانە بە فیڕۆ نەدەن، لەخوا بپارێنەوە، زیکری خوا بکەن، قورئان بخوێنن. بەڵکو ئەگەر هیچی نەزانی هەر هیچی نەزانی بە لە دڵی خۆیدا ئەگەر نەیزانی تاقەتینی دوعاش بکە، لە دڵی خۆیدا بیر لە گەورەی خوای گەورە سوبحانەهو وتعالە بکاتەوە. لەبەرەوە ئەو پرسیاری بەڕێزت یعنی فعلا مزگەوت شوێنی ئەوەیە کەشێکی ئارام دروست بێت بۆ ئەوانە کە هاتون پەرستشی خوا بکەن. باشە دکتۆر با باسی ئەوەش بکەین زۆر جار کەسانەکەن کە نوێژەکەن کە یادی خواکەن کاتێک هەر شتێک لە دڵی خۆیانەوە ئەیڵێن بەسەر زاریش ئەیڵێن و بە دەنگێکی بەرز هەندێک جار دەوروبەرەکەی بێزارە بێت چ لە مزگەوتەکان چ لە ماڵیشەوە جاری وایە کەسێک نوێژەکە دەنگی زۆر بەرزە. هەندێک ئەڵێن ئاساییە، هەندێکی شەڵێن ئەمە لە خێرەکەی کەمە بێتەوە. لە ڕووی ئاینیەوە چەند دروستە نوێژ بەو شێوازە بکریان یادی خوا؟ ئەگەر بڵێن نوێژ تەوان نوێژی یادی خوایە، نوێژی بێدەنگیمان هەیە وەکو نوێژەکانی نیوڕانان و هەروەها عەسران و هەروەها دوورکەعاتی یعنی ڕکعاتی یەکەمی ڕکعاتی کۆتایی مەغریب و دوورکەعاتەکەی کۆتایی عیشا ئەوانە بە بێدەنگی دەکرێت. یعنی موسڵمان لە نێوان خۆی خوادا زیکرەکان دەکات. زیکرەکانی تریش کە دادەنیشێت و زیکر دەکات زانایان یعنی وەکو بڵێ سنووریان بۆ داناوە. ئەگەر بەس لە دڵدا کردی پێی دەگوترێت فکر بیرکردنەوە. ذکر ئەوەیە یادکردنەوە ئەوەیە کە زمان بجوڵێنی تەنها بۆ خۆت گوێت لێبێت، تەنها بۆ خۆت گوێت لێبێت. بەڵام من یادی خوا بکەم و بەرامبەرەکەشم ئەوەی تەنیشتم گوێ لێبێت. ڕۆژێک بەڕێگادا دەڕۆیشتن خەڵکانێک لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعاان دەکرد و دەنگیان بەرز کردەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خەڵکینە ئێوە هاوار ناکەنە خوایە کەوا گوێ بیسەر نەبێت، خوا ئاگای لە ئێوەیە و ئێوەش دەبینێ لەسەر خۆ یادی خوا بکەن. ادعوا ربكم تضرعا وخفيا. ئێوە داوا لە خوا و پەروەرێنتان بکەن با دڵتان لەو کاتەدا شکا بێت و هەروەها بە بێدەنگیش بێت. لەبەر ئەوە زیکر لە دڵەوە پێی ناگوترێ، زیکر فکری پێ دەگوترێ، بەڵام زیکریش ئەوەیە من تەنها بۆ خۆم گوێم لێ بێت. دکتۆرە گەڕێمەوەلات ئەچینە وان و پامنێرمان سەدقەرەن ڕاستەوخۆ لێەوە لەگەڵمانە لە شوێنێکی گشتیە کاو شوێنە بەناوبانگە و لە ڕامەزانیشدا خەڵکێکی زۆر یان زیاتر گەنجان سەردانیەکان سەدقە بکاتت باش پێمان بڵێ و شوێنە کوێیە و بۆچی ئەو تایبەتمەندی هەیە کە خەڵک لە ڕەمەزاندا زۆر بچێتە ئەوێ؟ ئەف دەمەتە و بینەرەی کوردستان 24 باش بڕاستی ئەم لە شینێکە ناودار ئەمکارم بێژن ئەو شوێنەکە وسایەکۆ دەناسینە ئەم بێژن تاشتەیە وانێدا پێشەنگی کردیەش 1970 ڤرڤە ئەف دەر ئەمکارم بێژن داناسین و پێشکەشکردن و سەرویسکردن ئەم بێژن تاشتەیە وانێدا کۆ تاشتەیە وانەی ئەساس
ئەوەی خوێ بنگەهین ناودارە ئەف دەرژی ئەم کارم بێژن دوێ سەرویسکردن و ئەم بێژن داناسینەوەی دا ناودارە ناوێ vê derê ba xele bak yanî bi Kurdiya wî divê binêre ka binêre yanî tê wê wat heye Kurdekî ji wanê ye xwediyê vê derê ew niha bi xwe nelvire lêborîna xwe xwest lê em karin bêjin ew jî xebatkarekî ku demek dirêj e li gel wan dixebite li gel min ez ê hindek ji wî agahî bistînim ez jî ji wî bipirsim Erkan Ceylan kek Erkan taybetiya vira özelîka vira çi ye yanî ku însan ew qasa vira tercih dike özellikle teşta wanê ye teşta wanê meşhur e baş e tu çend sal li virî ez 16 sal li me 16 sala gel vî ciya dixebitî wexvê xemleka xweş daye virahanê em dibînin yanî hem kültürî hem jî em karin bêjin û pir çeşît cure hene têda we ew qas tiş çawa berhevanî ev hemî eserê Yusabê ne ev hemî Yusabê berevke hemî ödül sandir em Yusabê hemî ji derve ödül sandin evene Belê Baş em jî spasiya te bikin ez ê berdewam bikim danasînê ez dixwazim niha mêzekî me amade kiriye ez bi Kurtasî ez bêjim ez behsa ew ê vira bikim ev ya bo viya dibêjin mirtoxe bi taybet em bêjin yek jê berhemê bingehîne ku taşteya wanê da tê pêşkêşkirin wekî din zeytûn û ew li her derê heye ya dudiya poxîn e poxîn jî bi rastî tişt xwarineka taybet ya em bêjin taşteya wanê ye ku li vir tê servîskirin ji bilê wî poxîn zêdetir bi hingivîn re bi hingiv re tê xwarin ji ber ku tama poxîn zêdetir nîne û em karin bêjin dîsa gûzên ku em bêjin bi terî hatine wek reçel hatine çêkirin dîsa tên pêşkêşkirin şîraniyên ku tên nasîn hene tû heye tûyê ser mastî heye dîsa em nîşan bidin û tişteka taybet dîsa em bêjin ku ji daşteya wanê ew jî cacik dibêjin ev cacik cuda tê çêkirin giya di navda heye û em karin bêjin bi torak û mast têkilî hev li ser wan jî rûnê nivîşkî datînin û em bêjin di taşteya wanê da tê pêşkêşkirin wekî din em bikarin bêjin mêwe yanî zeveş tiştê wisa jî dikare lê zêde bibe niha ez ê bi zêdî hêdî mêvanên ku li vir rû dinin em ji wan bipirsin gelo ji bo wan taybetiya vê şûnê çi ye bira navê te bixêr Emre. Emre çi Emre Buldan. Emre tu bu çi hatî vir çi te anî vir xweşiya vira çi ye Ortama wane yani kültüra wane xebatkarına wane baştiya wane em hat nevra. Yani kahvaltı çeşitliğinden mesela kültüra wane em me beğen kirem gel havalan em hatın mesela. tu hûn çend heval hatin Yani em evveli 4 havalatın. Beş döngem 10 havalatın. Nehaji du masit me masay maliye. Hinde yani havalit me debin yani. Em haş kahvaltıya ontken haş kültüra ontken tişku derî az geverime. gewerî cî serhedî lê newanî taşteya wanê Eyvallah. em malavayîl te bikin spasiya te bikin biraderektir navê te bixêr Furkan. Furkan çi Tarcan. Furkan tu ji kîngê ve tê vir û ez bêjim çi vira bala te dikî Ez Kurdî baş nizanim. Ez Takî baxivim. Xwedê ne heta karibî Tamam. tu çi dixwazî bibêjî bêje ama tu bêje ez ê Gördüğünüz gibi tam doğu kültürüne uygun bir ortamdayız. Çok nezih bir ortam. Her şey yerli yerinde yani Van kahvaltısı denilince akla gelecek yani ilk yerlerden birisi burasıdır. Etrafa bakarsanız zaten görürsünüz doğu kültürü yani hep eski geleneksel kültürümüzü yansıtan ortam. Yani diyecektim. Zimanê geleneksel bizaniye me wî biaxiviye em malavayîl te bikin destê te xweş zor spas belê pirsgirêka li Bakur pirsgirêka Kurdî berdewam e bi rastî li hundir niha 6-7 mêz rûniştîne em jî naxwazin zêde her mêzî nerhet bikin wek hevkarê me eger bikare her kesek ku em bêjin serdana wanê kirve muheqeq rêya wî bi vê şûnê ketiye ku em bêjin di vî warî de bi rastî jî ciyekî navdar e dema ku hûn behsa hem xwediyê vir hem jî navê vir bikin li Serhedê ciyekî wisa
کو ام بیژن به تاشته اوانه درکتیا پیش گله کس نافدار جی خو لور وینک شان نه او جی راست کری نه از دخوازم هفکار ما اگر بکاره پچک ام بیژن پان بکه کو جلو برگین کردی بگرن حتی ام بیژن وکوی برادر کو به ترکی آخفی بحثی کر چاندا ام بیژن سرحده و امکارم بیژن گشتی کردستانی هر جوره امکارم بیژن نمونه لوی داره پیدا دبن جلین جنا کراس آنگو ام بیژن فیستانین کو ام بیژن بری دهاتن لخوی کرن حتی ام بیژن خملو شمالا کش بو مالا د مالان دا وک خمل دهاتن بکارانین همو نمونه وان لور هنه نها هفکارمجی بو نشان داده حقی و برک و ام بیژن گلکی وانو هر وسا ام بیژن بنویجی به خالیچه و ام بیژن بران هاتنه راخستن هفکار مکار به وگره از ایدی گوتنه بو هفلره بسپیرن بو هفکار خو جپاشی وکی تاشتخانه وانه باخ هلا باخ ام وها گره بدن اگر کو پرسیار تنامه بەڵێ سەدقەرەن لە وانەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بەڕێزان بەردەوامە بین لە سەر تەوەرایینیەکەمان کە تایبەت بوو بە زیکری خوا لە مانگی ڕەمەزاندا. دکتۆر ئیبراهیم ئەگەر بکرێت پێمان بڵێ ئەو کەسانەی کە بیر لە جوانی و هەروەها دروستکراوەکانی خوا ئەکەنەوە. ئەمە ئەچێتە قاڵبی زیکرەوە یان وەکو زیکر هەژمار دەکرێت بۆ ئەو کەسانە. بێگومان گوتمان یعنی یادی خوا لە دڵەوە دەست پێ دەکات کە فکرە هەر بە یادی خوا دەژمێردرێت و یادی خوا بە زمانیش زیاتر بەو دەگوترێت لە دڵەوە دەست پێ دەکات و سەرچاوەکەی لە دڵەوەیە خوا دەفەرمێت الذين يذكرون الله قياما وقعودا ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار ئەوانەی بە پێوە و بە دانیشتنەوە یادی خوا دەکەن و لە دروستکراوەکانی خوا ورد دەبنەوە کەواتە ورد بوونەوە لە دروستکراوەکانی خوا زۆر لە زانایان کە چوونە دەر سەیری گوڵێکیان کردووە وجودی خۆیان تێدا دۆزیوەتەوە جوانیەکانی خۆیان تێدا دۆزیوەتەوە زۆر لە زانایان مێرولەیەکیان بینیوە لەگەڵی جۆشاون گوتیانە ئەو مێرولە دەرسمان پێ دەڵێت مێشێک دەرسمان پێ دەڵێت دارێک دەرسمان پێ دەڵێت باڵندەیەک دەرسمان پێ دەڵێت بەڵکو کە سیر بکەی زۆربەی ئەو سیستەمەی کە لە نێوان بوونەوەرەکاندا هەیە هەموو سیستەمەکان سەرمان بۆ ئەوە دەبنەوە کەوا وفي كل شيء له آية تدل على أنه واحد هەر شتێک سیر بکەی نیشانەیەکەیە کە دەڵێ ئەو نیشانە پێمان دەڵێ یەک دروستکرا و پەروەرێنم هەیە کە ئەڵڵایە سوبحانه وتعالى لەبەر ئەوە بیرکردنەوە لە دروستکراوەکانی خوا لە گەورەترین یادەکانە. بەڵێ دکتۆر ئیبراهیم سەنگەسەری مامۆستای زانکۆ زۆر سوپاس بۆ ئامادەبوون. دەستخۆش. بەشێک لە هاوڵاتیان لە سنووری ئاکرێ و ئامێدی ڕوو لە شوێنە گەشتاریەکان دەکەن لە کاتەکانی شەواندا لەبەرەوەی لە ڕۆژدا بەڕۆژوون و گەرمیشە کاتەکانی خۆیان بۆ گەشتکردن خستۆتە شەو. هاوکار و پەیامنێرمان شیمال بەرچی بەشێک لەو هاوڵاتیانەی دواندووە لەو شوێنە گەشتیاریانە پێکەوەی. بله ام نکات درگاه آمیدی دا کوفیری و کو جهه که گشتیاری لحاتیه شوانه جماره کازور یا گنجا و دیسانجی یا خیزان و زاروکا شوانه رمضان دا قصتاویرید کن جبوهند دمین خو ویری درباز بکن اف درگاه مینا جهه که گشتیاری لحاتیه جماره کا اکجار زور یا گنجولا و خلک آمیدی قصتاوی دورید کن و کجی هنج خیزان آل ویری آماده بوینه مدویدن ام زیادتر بوچونین وانا جوارگین یعنی بزانین هیوا رمضان دا انکو شوان رمضان ام چوا او چوا وقتی خو درباز دکن توی باشی اگرم بیجین تو افشوه تو چه مبست هاتیه ویری او خیزان خوی نه ویری والله اما پروژه خرا که مرو و پروژه عندك جيك تاين نفستي عندك تاين شولد كان كنا درفات واسطن والحاصل هتشو بالتاني بنبرسيد بن بتا وقت فطور خود كان عالم بشتين جيت كنا تراويحه پارچه چنا تراویح و پارچه لیویا وانات مینه و چنا تراویحا و پشتینگ تنویره و 2 سال دو رمضان افشار عواکی رجاله که خوشه جوایی که هینه هوایی که پاقجه یه تازیه فرقش منطقه دی و اگه تو بینی چای که گرمه طفکه که خوشه یعنی
عالم وقت خو ویر بورینم بهنه گترین نخوره دستتا خوش من بله هنت جن و زاروک و دیسان گنجا جل وره آماده نه مدویتن ام بوچونه دوان جنان جی کوارگین یعنی خالت ام بیجین رمضان اف ساله چاوا در باز بیتن آنین شوان خو وقت پشتی فتاره هین قسطا ورید کن چاوا در باز بیتن چه خوش یک بهوت دا خدای خوشه یعنی الحمدلله رمضان خوش شد برید و بخوب شب تنوارا بله گلک سپاس ام بوچونه هند وان جنان ورگی نوید افریقا هاتی نویره تو وک کچک ام بیجین بوتا چند یا خوش افریقا هات که ویجه گشتیاری تولویر آماده بوده خدای که گلک خوش از هاتی ما بیره جه که خوشه برفر هیا و یا خوشه از حش بیرد کم هند بیجنه مال مبه نویره آن اب خود بیجنه هوا پشتی فتاری هواتی نویره آن داخوازه هوا یرویره والله ام بیجنه مبن کیفا ما تدام تی نویره و یا خوشه بیره گلک بوتا چه خوش یک تیدا وقتی تیویره دلم بعد بیتن کیفا که خوش بمون چید بیتن بله جماره که اکجار زور یا گنجان شوانه بتایبتی جی شوان رمضان دهن قسطا ورید کن و کن بینین وان دیمنا دا که جماره که زور یا گنج و لاوا دیسان زارو کانجی دیسان مدویتن هم آماجب تشتکی دیب دیان که اف جاده و که ریکه که ورزشی لحات یا شوانه پشتی فتاره خلک امیدیه دهن قسطا ویر ریکید کن پیا آنکو پیاسه دچن حتی سیلاوه و دوروبر سیلاوه حتی درنگانی شف دیسانج حتی وقت پاشیوه جن و زاروک و گنج پیک و پیاسید کن حتی شوانت خول ویره در باز دکن او دبیجن بوما وکو ورزشی که اجیو افسالجی کش و هوایی که گله که خوشه و که حوالاتی بوما دیار کرد که افساله دنیا گله که هی نجی اجبرهنده جی که یعنی افساله پتر خلک یعنی و جاده بکار دیدن بخواه ملودن هم بوچونت هنجی گنجان جی که ورگین او گنجت افریقا لویره کیش هوا دی بوما سترانه که سرهاتیه که تشتکی بیجید تو و گنجک تو چند یه خوشحالی افریقا تو هاتیه ویره وی از گلک دلخوشم به ایو پیروز کو هم شوند خول فرد بورینین کو مروف روجی و نویجت خود کتن و پشی تروی عامی تنویر شبیه خود بگت حتی وقت پوشی همی دچن پوشی و خود خونو تو و گنجک تدوی تو بوما چی پیشکش بکی بو بینارت کردستان 24 وی مستانه که باید کم دیاری آشکرانا کم یال بر ویدلی از باور ناکم تو یاش مسلی آشکرانا کم یال بر ویدلی از تجبیر ناکم تو یاش مسلی آشکرانا کم یال بر ویدلی و از باور ناکم تو یاش مسلی تو یاش مسلی تو یاش مسلی تو یاش مسلی دستی تا خوش بن بله جماره که زور یا گنجان قسطا وی جهی کریا مینا اکی ما آماجه پیکری وینا جهی که گشتیاری لحاتیه خیزان و کسو کارت ایک تایبتیش خلک سنتر آمیدیه دهند وی ریکه دا که افریقا چند ساله که هاتیه درست کرن و که الویر پیاسات کن هات نوچونید کن شوان خوی رمضان الویر در باز کن بله سپاس بۆ هاوکارمان شیمال بەرچی تەوەرێکی دیکەمان هەیە کاویش تەوەرێکی هونەریە و لە شاری سلێمانی لەگەڵ هونەرمەند ئەنوەر قەرەداغی کە یەکێک بووە لە دامەزرێنەرانی دەستەی تیپی مۆسیقای سلێمانی ئەزمونێکی دوور و درێژی هەیە بۆیە ئەچینە لای کاروان لەگەڵ هونەرمەند ئەنوەر قەرەداغی بەردەوامە بن و گفتوگۆیان ئەبێت تایبەت بە مانگی ڕەمەزان و هەروەها باسکردن بەشێک لە ئەزمموی ژیانی ئەو هونەرمەندە کاروان ئەم کاتت باش سلێمانی و لە ستۆدیۆ تایبەتەکەی مامۆسا ئەنوەر قەرەداغی میوانداری مامۆسا ئەکەین با بڵین ئێمە میوانی ئەوین بەم کاتی شەو لە کاتی مامۆسامان گرتووە هەڵبەتە مامۆسا ئەنوەر وەک عارە بەڵێ غەنی و نانی تعریف
زیاتر لە نیو سەدەیە کاری هوەریەکە چەندین گروپی دروست کرد چەندین کەسی پێگەیان کە ئێستا لە کاری هوەری بەردەوامن مامۆساوەکو خۆی زۆرترین ئەو کاتانی بە دەنگی خۆی جۆمان لە گۆرانیا مناجات تێبوو بێ زۆرترین کارەکانی کارە ئاینیەکانن یان ستایشە ئاینیەکانن مامۆسا نوقرەداغی ساڵی 1946 لە شاری هەڵەبجە لەدایک بووە لە ساڵی 1954 دێتە سلەیمانی هەڵبەتە پێشەوەی بێنە سلەیمانی مامۆسا ئەنوەر ئەخرێتە بەر خوێندنی حجرە بەڵام ماوەیەکی کەم بۆ دواتر من ئەپرسم ئایا تا چەنە ئەو سەرەتایە یانە ئەو بنەماڵە ئاینی کە مامۆسا هەی بۆیان ئەوەی کە خولیان هەبوو مامۆسا لە حجرەیە بخوێنێ کاریگەری هەبوو لەسەری مامۆسا دواتر مناجاتی هەبێ و کارە ستایشە ئاینیەکانی بەردەوام بێ و خۆشی کەسێکی ملتەزیمی ئاینی دەربچێ ئەلبەتە مامۆسا زۆر زۆر سوپاس بۆ جەنابەت بەم کاتیشە و لە کاتێگرین لەم ستۆدیۆ جوان و قەشەنگەی بەڕێستان کە چەندین کەس هاتونەتە ئێرە پێگەیشتون پامی جەنابەت چییە لە ڕەمەزان و لەم پاشەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز فەرموو مامۆستا پێش هەموو شتێ سوپاس بۆ ئێوە و مانگی ڕەمەزان پیرۆزەکەم لەسەر جە مسلمانان بە تایبەتی میلەتی کورد لە هەموو پارچەکانی کوردستان لە دنیا لە جیهان هیوادارم بێتە مانگی خۆشی و بەختەوەری و مانگی تەبایی بۆ هەموو میلەتی کورد و بن بە یەک دڵ و بە یەک ڕۆح و بە یەک دەست بۆ ئامانجەکان و ئەو شانیکەوە بە پاشە ڕۆژ خزمەتی میلەتەکەمانەکە بە یەکبوونێکی جوانەوە بچن بەدەمیەوە و لە خزمەتی میلەتە بن زۆر باشە مامۆستا من زۆر گەڕام لە یوتیوب یان لەو چەناڵە تایبەتی جەنابەت کە کارە مناجاتەکانت تێدا دابەزاندون زۆرترین ئەوانەی گوێمان لێ بێ بریتین لە ستایشە ئاینیەکان بێجگە لە گیان و گیان ئەزیزەکە من زۆر گوێم لە شتی دیکە نەبوو هۆکار چێ مامۆستا حەزەکرەوە بە دەنگی خۆت زیاتر مناجاتەکانە بڵاو بێتەوە والله هۆکار زۆرە ئەلبەتە من قەت تەسەورم ناکرد ئەگەر چی لە مناڵەیە لە تیپی سرود و ئەوشتانە بوون دەنگ و خۆش و هەڵیانە بژاردم بەڵام کە خومایە مۆسیقە زیاتر مۆسیقە ڕاکێشام بیرم لەو نەیە کە دۆ ڕۆژە ڕۆژان سرودێ بڵێم یا گۆرانیە بڵێم یا ستایشێکی ئاینی بڵێم یا شتێکی وها بەڵام کە کەوتمە ناو دنیاکەوە سێم کرد لە ناو بوارەکەدا لە ناو مۆسیقای کوردیدا فراغێک هەیە لە فراغی ستایشی ئاینیەکەوە وەکو شتەکانی سەر بەرجەسە کرابن بە شێوەیەکی ڕێکوپێکی هوەری هێنابرێتە پێشەوە و وەکو چۆن ئەڵێن گۆرانی عاتفی هەیە و گۆرانی سرودی نیشتیمانی هەیە و گۆرانی وەسف هەیە ئەو شتانە هەیە ویستم با دەرگای بکەنەوە بۆی کە بزانین چۆن توانین ستایشی ئاینی دروستکەین بۆ شایەت پڕکردەوە واللهی من ناتوان بڵێم پڕم کردێتەوە بەڵام هەوڵم بۆیە الحەمدوللا جێگەی خۆی گتا ڕادەیە و زۆر کەس پیان خۆش و دەست خۆشکاریان کرد و زۆر کەسی هاتن سەر ئەو ڕێچکەی بەڵام بە شێوازی خۆی و بە ستایلی خۆی توانی بێتە ناو گۆڕەپانەکە و ئەو شتانە بەرجەستە بکە مامۆستا لە ساڵی 1960 جەنابەت دامەزرێنەری تیپی مۆسیقای سلێمانی یەکێک لە دامەزرێنەران وای بیڵین مامۆستا سەرۆکی دەستەی دامەزرێنەرانی تیپی مۆسیقای سلێمانی بۆ لە ناو تیپی مۆسیقای سلێمانی زۆر جارە کورسەرنجێک گەوترێ بەشێک نەکرایە بۆی کە بەشی ستایشی ئاینی ببێت هونەرمەند پێ بگادەوە و کارەکان زیاتر بڵاو ببنەوە نەکتەنها لەسەر ئاستی شخصی جەنابەت ئەو کارانی کە کردو بڵاوکردنەوە پێدوانێت ئەوە سەرنجێکی دروستە بەخواگە دروستیش بێ ئەو سەردەمە بارودۆخەکە سەخت بوو ئێمە تاکو دەرفەتێکمان دۆزە گۆرانێکی احتیاجیمان تەجیلەکە زۆرمان پێچوو لە تەجیکردنا لە ئیمکانیەتە لە زۆر کەس نەبوو هاوکاریمان کە وەکو ئێستا نەبوو سپۆنسەر و شت بەیش بکەین لەسەر توانای ئیمکانیتی مادی خۆمان هەموو شتێکمانە کرد لەبەرەوە ئەو ئینتاجانی ئەمان کرد زەحمەت تا بەرهەمێکمان تۆمارە کرد زۆری پێچوو سەختی تۆمارکردن سەختی زروفەکەش بەڕاستی لەبارە نەبوو یعنی ئەگەر ئێمە تەنویعێکمان لە ئیشەکانمان بکردا لەوانەیە داواشان کردی بۆ سرودێک بۆ قاچێ ناڵێن یا شتێکی واناڵێن ئەو عانە کەوتینە حڵتی حراج جەبەرەوە خۆمانە پارێزە زۆر شت بۆی تووشی و حڵتانە نەبین تووشی و کێشانە نەبین بەڵێ مامۆستا ئێمە زۆربەی مانگی ڕەمەزان کە دادێت بە بەشێک لەو ستایشە ئاینیانی جەنابەت ینی چێژێکی زیاتر ڕەنگە بۆ ڕۆژ و گرانیش هەمان هەست پێ کە ئێستا گویان لە ئێمەیە لەو کارانە بینن کە جەنابەت تۆمارکردن بڵاو بوونەوە ئەڵێن ڕەمەزان بە دەنگەکەی مامۆستا ئەنۆرە جوانە بەدەر لە بابی مجاملە ئەکرێ مامۆستا هەر لەسەر ئەو شاشەیی لای جەنابیشت چەند لینکێک کراوەیە یەکێکیانمان گوێ لێ بێ مامۆستا مەرحەبا شەهر ڕەمەزان مەرحەبا یۆمان لێبێەوە هەنێکیش باسی بکەین کە ئەمەکەی تۆمارە کردووە و ساڵی چەند و بەڵێ وەڵات زۆرتی ئەو شانێکانم کرد لە ساڵی 90ەکانە بوو تقریبان لە دوای 90ەکانەوە بوو ئەکرێمەوەستا پلەی بکەین و دواتریژەوەنم بۆ باسکی زۆر ئیمکانێتی ئەو سەردەمە و بەڕاستیەمان کرد دەڵێن ئیمکانێتی ئەو سەردەمە بەتە زۆر شتێ گرێتە خۆی لە ڕووی تۆمارکردنەوە لە ڕووی تەسویرکردنیەوە لە ڕووی کلیبکردنیەوە یعنی زۆر شتە بوو بەڵام باش بوو لەو سەردەمە ڕنگانەوە خۆی هەبوو تا لە بیرۆکەی هەموو خەڵکەکانی شایە بەڕاستی
کەمێک جوان القائم الدائم سبحان الدائم القائم سبحان العلي الأعلى سبحانه وتعالى سبحان ذي الملك والملكوت سبحان ذي العزة والعظمة والهيبة والقدرة والكبرياء والجلال والجمال والجود والجبروت سبحان الملك الموجود ئەم ستایشانە لە مانگی ڕەمەزان تەحویل لەبێ بۆ مەرحەبا ئەمە لە مناسباتی تەراویحە ئەوترێت زیاتر ئەوش لە باگراوند بەە هەر بەردەوام بێ لە تەراویحە ئەوترا ئەوانە من لە بیری مناڵیمان ماوەتەوە ئیسەکەرێت تەجیەکەنەوە خەڵک وەگیادەوەی ئەو ساش گوێی لەماگە ئێستاش لە مزگەوتەکانە لە بینی چەند ڕکاتێک گەژی تەراویح هەرەوترێ یەکشت بەبرای خۆم بڵێ من بەڕاستی نەمەویست بەدەنی خۆم ئەمیز بەدەنی خەڵکی کە بیڵم بەڵام ئەوانەی کە هاتن بووانە وتم ئەو لاەنە ڕۆحیتیانە بوو کە من ئەمیست ئەمە مەسا ئەم دەنگە خۆشەی جەنابێت بۆ چەندین ساڵە ینی کاری نوێتان نییە بەتایبەتی لە بەریسایی پێم وتی وەکو دەنگ نامێ خۆم تەرەحکەم ینی وە لە مەجبوریایە بەعزشت بۆ لەمانە و لە سرودی نیشتیمانیە یا بەعزشتم بۆ بێتاقەتی خۆم وتووە جنا ئەگەر وەکو گۆرانی بێژە خۆم تەرەحکەم ئەڵبەتە خۆمی بۆ ئامادەکەم منەعیکە ڕەنگە منافەسەی زۆر گۆرانی بێژی تا بکەم پێگومانەوەی کە جۆمە لێ بمە مەساهر خۆی شاهدی بۆ ئەو قسەکانی جەرا بشتەیە کە ئابە جۆرەیە ڕەنگە ئێستا بینەرانیش داوات لێ بکە ناگەی جویان لێمە بێ بەڵێنی چمپی کە ئیشێکی نوێن بۆ ئەمە دەکەی مەوەزە بەخوا ئیشی نوێ هەیە بەتەکی سەحالین ئیشێکی نوێن بەدەست هینی هونەرمەندێکە لە سنەوەیە بەڵێویستمان باسیشی بکەین بە پرسیار کارە چیە مامۆستاگەر زۆر جوانە ڕۆژێک هات بە میوانی دەنگی زۆر معجیبم پێ من تەرخیکەم بەڵێ ستایشی ئاینیە لەحنی و هینی خۆتی من تەوزیعی مۆسیقەشتم بۆ کردو ئیشێکی زۆر جوانە ئیشەڵاوەکەتە بەرهەم دوای ئەوە پرۆزێکی گەورم بەدەستۆیە بەڕاستی ئەو پرۆسەیە نامێت تەرحیکەم چییە بیرۆکەکەی چکە لەوانەیە بە سەقەتی مەرۆلا بەکارێت و زۆر باشە بەبێەوەی باسی وردەکارێکی کە ینی چی لە خۆگرێ مامسا ئۆپەرەیتێکی گەورەیە بەڵێ ئیشێکی ئۆپەرێتە بێت لە حدودی 40 دقەیەک کابێت هەر لە بابە ئاینەکە لە سایشەکە لە بواری ئاینیایە بەڵێ ناتی وردەکارێکی بڵێ مامۆستا نەباسی نەبوو ینی ئایا بەڕاستی خۆشتێک بەسەر جەنابەدا شتێ برابێ بەدڵنیایی بیرۆکەم باس کردووە لایکۆ بەنەوەی کە سەقەت تەرحکراوە گردنیان نازاناکەی مامۆستا نازانێت چیان لێ بکەم بڵێم چی خۆ قابلە ڕنگاڵێڵێت تۆ یەکەی بۆ خۆت ئازاد چۆنی کە دیکە منژەی کەمەی کەماوە شکوات قەت تۆمار نەکردە بەسەر بەرهەمێکت برابێ لەو ئاستانی ئێمە بێ هاوکاری یەکتر بین یارمەتی دەر یەکتر بین ئەگەر نەقسێکە بێ داوای یارمەتی منێکم بە چاوە بە ڕۆحیان بەدەمیانەوە ئەوانیشە بێ وابن بەڕاستی چونکە ئێمە هێشتا میلەتێکی زۆرمان ماوە بگەینە ئەو ئاستێکەوە هونەرمەند بتوان لەسەر ئیشەکەی خۆی بژی هونەرمەند ناتوانێت هەر نەگەیشتین بەوە جەنابەت بەکارە هونەریەکەت ناتوانین خۆمانە وەک پێویست هاوکاریە بکەینسا ئەوتانێت چەندین هونەرمەند کاریانە بن لە تورکیا تەجی دەکەن من پڕبەدڵ پێم ناخۆشە یعنی پێم ناخۆشە لەوەی کەەوە ناتوانین هاوکاری یەکتربین لێرە بتوانین منافەسەی ئەوان بکەین لەو شتانە ئەتوانین بیشیکە لەگەر نیەتمان هەبێ ئێرادەمان هەبێت توانین بیکەین بەڵامتر بۆچی نیێت و ئیرادەیە نییە بەخوای تر ئەو خۆیان نەزان نازم لەبێت لە خۆیان پرسی زیاتر من تەجعیە ناکەم ئەگەر جوانتی تەوزیعیشی بۆ بکەن لێ با بە ئیمکانێتی خۆمان ئەو بزماری یەکەم جار دامەکتاوە کەسی کا بێ کەسیکەی بخاتە سەر و کەسیکەی بخاتە سەر و کەسیکەی بخاتە سەر تاوکو بتوانین بەنەوەعەکان بەرەو پێشی بەرین هەنگاوی باش بنین بووی مەسا دوای و سەدە لە کاری هونەری بە گشتی ئێستا هەڵسەنگاندنت بۆ کاری هونەری چۆنە بەڕاستی چۆنی ئەبینی تاچەنە پێ دوایە ستایلەکانی وەگەوترێت تورکی و عەرەبیوانە زۆر زاڵ بوون بەسەر هونەری ڕەسەنی کوردی زۆر زاڵبەوە من دڵخۆش نین بەوە ئەمە توان ئیسرادە لە کەلتوری تورک و فارس و عەرەب و هەموو وڵاتانی کە وەربگرین سوودی لێ وەربگرین نەک لاسایی کەرەوەیان بین لاساییکردنەوە جیایە و سوود وەرگتن جیایە سوود وەرگتن ئەوەی خۆتی پێ ئەگەیەنی سەقافەتی خۆت ڕۆشنبیری خۆت توانای خۆت پێی گەشەکەی بەڵام کە بووی بە لاسایی کەرەی ئەو وەکو ئەویشی ناڵیت و بۆ عەج نابێت کە تۆ بچێت ناو خەڵکەوە ئەمسە زۆر جار دووبارەکردنەوەی بەرهەمێک بۆ نمونەی چێک لەو بەرهەمانەی لە بواری ستایشی دینیە طەلع البەدر عەلەینا ڕەنگە بە دەنگی 100 هونەرمەند ئێمە گوێمان لێبوو بێ وترا بێ هەر یەکە و هەنێک دەستکاری ئاوازەکان کرد بێ ئەم زۆر دووبارەکردنەوەی بەرهەمێک بە بڕای جەنابێت لە نەقسی کارێکە نییە یان زانکی بەعزەجارە بەعزەجار هونەرمەند ئیحساسی خۆی ئەبینی تۆ لە شتێکە حەزەکە بیڵێتەوە بەڵام هەیە سەرکەوتو هەیە سەرکەوتو نییە زۆر کەسەیە گۆرانی کەریم کابان هەڵێتەوە وە کەریم کابان سەرکەوتو نییە یعنی هەشتێکی تازەی شیتیانێت تا توانین بڵێ ئەمە وایە وان نییە
بەڵام مەسایشی وەکو تەلع البەدر عەلەینا ئێستا من هەمە بەدەنی کە مەروان هەمە پوشید ینی گوێ لێ لە عەربیشە لە تورکیشە لە فارسیشە لازام چیشە بەڵام ئەوەی ئەوش تامی کتابەتی خۆی هەیە ئەوە نەبێ بڵێ وەڵا جەنابەت ئەو کارت بۆ هونەرمەند بەڕوا هەمە خۆشید کاتی خۆی هەتا کە تەقدیمان کرد لە سەرشانەوە بە کۆرسێکی گەورە بە شتێکی زۆر جوانمان کرد بە هەر حاڵ دووبارەکردن ئەو شتانە ئەگەر شتێکی تازەی تیانە بێت دووبارەکردنی شتێکی زیایە البەتە مامۆستا سەرنجێکیش هونەرمەند بەڕوا هەمە خۆشید بەرهەمیشی نوێی هەیە وەکو ئەلبوم چەند ساڵێک کە تۆماری کردووە منەوەی کە زانیاریم هەبێت دەربارەی ئەو کێشی سپۆنسەری هەبوو چەند ساڵە بڵاوی نەکردێتەوە داتر من لەگەڵ جەنابی شێک گفتوگویەکە لەسەر مەسەلەی سپۆنسەرکردنی کار و ئەوانە دوای چەندین ساڵ بڕیاری ئەوم ڕەمەزانە بڵاوی کاتەوە یان زەتراکی هەیە بە چەند زمان و چەند شێوەزارێک بەڕاستی گۆرانەکانی بەرەمێناوە بەڵام ئەوژی شەکەلەوانی کە تووشی هەڵبژاردووە لێرەوە پەیامت چێ بە کاک مەڕوان خۆزگە لێرە بیکردە نەچێتە تووکیە من بەش بە حاڵی خۆم هەموو هاوکاریەکمە کرد بەبێ مقابل باشە مامۆستا پرسیارێکم لێرە هەڵبەتە ئەگە دوای ئەستەنگێت بۆ دروست نەکە ئەگەر هونەرمەندێک ئێستا گوێی لە ئێمەیە لە باری ستایشی ئاینی بێت هیچ ئیمکانێتێکی نەبێت لە ستودیۆکەی جەنابەت ئامادەی کاری بۆکەی دەنگی ئەبێ مەرجێک دوای هەڵسەنگاندن ئەبێ توانایکی باشی هەبێت بتوانم لێ ڕازی بم ڕاستی هەبووە هاتۆشتی وتووە یا بۆیان نردوم لە فەیسبووکە مەسا دەنگی بۆ نردوم دەنگە چۆن ئەگەر واوەوە وتومە سەراحەتەکەی پێڵم بۆی دوای وەهم نەکەوێت لای من جوان نییە خۆش نییە بەتوانانیە ئیمکانێت لێڵێ باش خۆشی زۆر ئەو ڕێیانم تۆ بە خۆشی وتە بڵێ کەواتە کوپیا بوو بژدەیەک بۆ هونەرمەندانە بڵین کاگە دەنگیشی باشیان هەیە ئیمکانیت نییە مامۆسانوەر هاوکاریان نەبێ بەڵام سەنگاندن هاوکار لە چییە هاوکار لە ستودیۆکە ناتوانم ژەنیاری بۆ بێنم بۆ نمونە زۆر باشەوەی ڕوون بێت ئەوە بەڵام ئەگەر خۆی ژەنیارە هێنێ شتەکانی لێ بۆیتە دیکەین بەسەر چاو ئەمەسە باک جوان لە یەکێک لەو گۆرانیانەی یان لەو مناجاتانەی دیکە بێ هەر لە تەنیشتی ئەو سرودە بە ئەرزی خۆتە مامۆستا کامیان پلی ئەەکەن دواتر هەر قسەیەکیش لەسەری ئەمە پێ بێ مناجاتی ئەڵڵاه یا ئەڵڵا بەڵەیە ئەمە لە هەشتاکانە تۆمارم کرد ساڵی هەشتاکان بە دیاریکراوی بە دیاریکراوی بەڵێ لە کۆتایی ساڵی هەشتاکانە بوو لە کۆتایەکانی ئەمە شاری شاحەسیب خەرەداغی بوو اینجا شاحەسیب لە ڕووی تەسەوفی ئیمکانێکی زۆر جوانیا بوو داوای ئەم شعرانم لێکرد شارێکی دوو درێژی بۆ نووسیم سەرکە میکانێتی ئەوەی دیکەم بە دوو بەشەوە کردم بە دوو بەشەوە مە بەشێکیانە بەشیشان بە نەعیکە تۆمارم کرد بەڵام وەختە تجیکردەکانم بەڕێڵ بوو ینی بە شدید بوو ینی بە ئیمکانی ستۆدیۆوانە نەبوو هەل ژێرزەمێکی تەوازعمە هەبوو لێ متەفەریقە بوو لەگەڵ ئیشی خۆم ئاوتر ئەو میوزیک ژەنانی کە کاریان لەگەڵ کردووی شێر مامۆستا لەو بەرهەمە لە برادرانی تیپی مۆسیقی سێمالی بوون ئەمەی لێرە برای عزیزم محەممەد حسین شمشاڵەکەم لەگەڵاڵێ ئەسعی برام لەگەڵ ماکۆرسە سەروەری برازام دەفەکەم لەگەڵالیا چەند ئامێر بەکاراتەوە مەسا کەمان و دەف و شمشاڵ بوراوەی باش گوێم لە مۆسیقاکانە بوو دەف و شمشاڵ بەکاراتوە لەم کاری مناجات هەیە زۆر باشە مەسا بەڵام هەستەکەی هەر بە زیندوی ماوەتەوە کۆن نابن لە کۆتایەکانی ساڵی هەشتا لەو زروف و بارودۆخە ناخۆشی کە بەسەر کوردایەت ئەم ڕۆحێتە جوانەی جەنابتان و بەرنامەی نەسەماد من بیلادی تەجێریان کرد تەسویرێکی جوانیان بۆ کرد وەختی خۆی بەڵام یەک شەڵێم ئەم ناوەشتانان بە تایبەتی شتە ئایدەکان چونکە لە هەستێکی ڕازگۆی دەری ببڕی دڵنیان بە ئاسانی بەبێ دڵەوە ئەگات بە دڵ بە دڵنیایی ئەڵێمەواڵێم ینی ئەوە نییە هیچ ملاحەزەیەکە بێت لەسەر شتێک وە چونکە سەدقی تیا ڕازگۆی تیا بە ئاسانی ئەگاتە ناو ناخی خەڵکان من خەڵکە بۆ بەعزشتم بۆ هیدینی من خۆم بۆلیاوە ئالە جێکی تۆ لێدانشەوە دەستی کردۆ بەگریان کاک وەگریەوە بەخواوە نەکاریگەری لەسەرمە خۆم بڕاناگیرێ ئیترەوە حساسی خۆیەتی ینی ئەلێ هەستا بێت چی بێ گەشتەوە و ناخیەوە جوڵێنەوە زۆر باشە مامۆستا بەشێک لە هونەرمەندانی لاو کاریان بۆ ئەکرێ بە تایبەتی بەڵام وەک بەحسەکرێ زۆرێک لە کاریگەری دەنگی لە دەنگیانە بەکارهێنرێ ئەو دەنگە سروشتیە نامێنێ تا چەندە جەنابێت لەگەڵ ئەوەی کەسانێک دروست کەیت بهێنیتە پێشەوە بەڵام دەنگەکەی خۆیان نییە خامەکەی خۆیتیان نییە بەڵام بەرامەکەشی بڵاو بکەیتەوە ئاساییەوە بڕۆی جەنابێت تێنەگەشتم مامۆستا پرسیارەکە بەڕوونی بڵێم کۆمەڵێک لە هونەرمەندی لاو ئێستا لەناو دنیا و لە نەبوارەکەی کارەکە بەرهەمەکانیان بڵاوەکەن بەڵام ئەوترێ دەنگە سروشتێکی خۆیان نییە بەڵکو کاریان زۆر تێدا کراوە بۆ ئەوەی دەنگەکەیان بگات و بڵاو بێتەوە تا چەندەمە ئاسایی بە بڕۆی جەنابێت وەڵڵا پینۆپەڕۆکردن واریدە لە هەموو چەیەکە
کەسە گۆرانی بێژ هەیە لێرە مەسا کە گۆرانیکەڵە لە جێکە وەک پێویست ناتوانێت مسەیتر بێت لەسەری یعنی بەجێ هەڵم بۆی با بەغەڵەتەکە بڕۆ لە دوایە پینەیەکەین ئەو شتانە ئیسا تەکنەلۆژیا ئەو شتانی هەموو ئاسان کردو جاران نییە ئەو تا تیپی سێمانی مەسا تەرجیراتێکمانە کرد یەکێک یەک غەڵەتی پسکۆلی بکردا ئەبێ هەمومان دووبارە بام کردایەتەوە ئەوە چەندین جار لێدرا پارچەکە بەڵێ هەموو گۆرانیەکە بە گۆرانی و کۆرس و مۆسیقە و تەرجیکردن و هەمووی بە یەک جار بوو یعنی هەموو بەشدارە بووین بەجای 40 کەس بەڵام ئێستا وانە ئەمڕۆ کەمانیە تەرجیری خۆیکە ئەڕۆ خۆحافیز سبێنێ عودیە تەرجیرەکە خۆحافیز ڕۆژە کۆرزیە ڕۆژێ گۆرانی بێژە هەمووی بە یەکۆ کۆیەکە توی تێمپۆیەتی و ئەڕۆ بەڵام ئەو احساسە نامێنێکەوەکو لەگەڵ عسفە زیندۆکە هەیە لەگەڵ عسفی زیندوانەوە احساسێک لا دروستە بێ هەستەکەی گۆرانی بێژی بەڵام لێرە هەستەکەی لەبەر میکرۆفۆنەکە و بە ئیلتیزامەوە ئستاعیدەکە احساس گومەکات چووکە ئیلتیزامی ڕیتم والدیەکان نتوانی هەندێک تەسەڕف بکەی بڵێ مامۆستا جەنابتان ئێستا 72 ساڵ تەمەنتانە ئیشەڵڵا تەمەند درێژ بن تەمەند بە جەنابتەوە دیار نییە هیچ مجاملەش ناکەین ئەوەی کە هەیە لە 72 ساڵی تەمەنت پرۆژی ئایندە بەدەر لەو ئۆپەریتی باست کرد چل دقەیە بێ بەدەر لەو کارەونەری بۆ یەکێک لە هونەرمەندانی کوردی ڕۆژهەڵات جەنابەت ئامادەت کردووە چ پرۆژێکی دیکە لە خەیاڵی جەنابتە کە بیکەیت و بمێنێتەوە و بە زیندوی بۆنەوەی دوای جەنابیشە بەجێ بمێنێ چیترە لە خەیاڵە مامۆستا بەخوا پرۆسێکەوە هێمای چم پێوتی ئیشێکی هوەری زۆر گەورەیە بەتەمان بۆک ئۆپەرێتێک بە ئیشی کۆراڵ بێجگەلەوە ئیشێکی دیکە پرۆژێکی دیکە ناجارێکەوە ئەوە بەرهەم بێت تا لەشتە دینیەکانە ئەوە هەیە بەڵام شتیترم هەیە ئەڵبەتە لە بواری گۆرانی عاتی وشتیەوە زۆر باشە مامۆستاکە هەر باسێکی ئەوەش بکەین بە کورتی چیتر هەیە بەدەر لە مەسەلەی مناجات کە جەنابەت بەرهەمی هێنیان لە بەردەستە وەڵا بە کورتی بیڵێن بۆی هەر مجموعەیە بەرهەمی گروپێکی ژانم لەلای ئینشەڵڵا بەتەماین ئەگەر بیکەین بە سیدی یاخود بڵای کردوێ یارە تویڤیەک بێن بە دەمانەوە بتوانین تۆماری بکەین وەکو تراکات گروپی ژانی سلەیمانی بەڵێ چەند بەرهەمێکتان تۆمارکە بڵێ وەکو ئەلبوم بڵاویەکەنەوە یان بەخوای ترەوە بزای ئیمکانیتمان چۆنی بە چۆن ناوچووکە بارودۆخی ئیمکانیت خۆ دەزانانی یارمەتی ئەو شتانە ناتا ڕادەیە هەرچەند ئێستا بڵاوکردنەوەی سیدی زۆر باوی نەماوە ئەوەنە چکە سیدەکە تاوا نابێت لە بازارە فرۆشا و کۆپی کرا و نەخێری لێبینی نە ئیسادی لەکەی ئەمە حاڵی میلەتی ئەمەیە بۆی هونەرمەند ناتوانێت گرفتی کۆپیڕایتە هەر سەر نەبوو لە وڵات و هەرێمی ئێمە قانونی بۆ هەیە بەڵام متابعە نیە بەداخەوە تابعانیە زۆر زۆر سپاس دەکەم کات بەرەو کۆتایی ئەڕوا ئەگەر هەر سیسانەی گوێمان لە یەک بەرهەمی دیکە بێ قسەیەکی جەنابتی لەسەر ببێ بازانم وەصفێکتان هەیە بۆ پێغەمبەر محەممەد صلی الله علیه و سلم لە هەر لەوێ مامۆستا لینکەکە داناوە لە چوارم هەر ئەوش پلێ بکەن زۆر زۆر ئاساییە تەنیشتی ئەو بڵێن ئەو مناجاتەکەی بەڕێستانە گەر هەر باسێکی ئەوش ما بووکە پێغەمبەر صلی الله علیه و سلم شانی ئەوەی زیاتری بۆ بوترێ بەڕاستی کە ئەو کەسێکە نێراوی خوایە لەوە گەورەتر زیاتر چییە ئینسان سرودی بۆ بڵێ و بەسەریا هەڵبات بەڕاستی جەنابیشێ بەردەوام بە بیمەمەسا ئەم مەجالە بەجێ نایەڵی نامنەوە لە ڕۆحمایە ئەو شە بەجددی پێ دەڵم لە ڕۆحمایە مەسەر ئەم ستایشە ئاینەیە ئەمانەی کەەوە هەردێکی گوێ لێ بێ بازێکیان لەمانە هین یادەوەری مناڵیمە کە لە مزگەوتی پاشا لە هەڵەبجە لە مەولودنامە ئەوشانە خوێندومەی چێکە لەوانە لەو یادەوەریانی مناڵانە تێکستەکەی هی بە دیاریکایی ئیشا هەنشایی ئاسمان و زەوی دوو کەسە لیان تێگاوم یەکێڵی هینی محەممەدی شەمحەی خاڵ قازی هەندێک کاڵە هینی پیرەمێردا لێ بساق نەبوو تۆ من نازانم هیوادار لێ بساق بێتەوە ئینشەڵڵا ئەوان بەڕەحمەت بن و جەنابیش هەر تەمەند درێژ مامۆستا ئەنوەر قەرەداغی زۆر زۆر سپاس بەم کاتی شەو لە کاتمان گرتیت و ئەو دەرفەتت بەخشی ئینشەڵڵا من بوارد بە هەمیشە کە ئەو کاران بەردەوام بێ سپاس بۆ مامۆستا ئەنوەر قەرەداغی هونەرمەندی بەناوبانگی شاری سلەیمانی و هەرێمی کوردستان کە چەندین بەرهەمی تۆمارکراوی بەجێ هێشتۆ کە هەمیشە لە ڕەمەزانەکان ئێمە گوێمان لێ بێ لە کاتەکانی دیکەش بێگومان ئەو خۆشی باسی کرد پرۆژی هەیە کە ئەگەر تەمەند بوار بات ئینشەڵڵا کە هەر بواری شەبێت ئامادەیان بکاوە بڵاویان بکاتەوە منیشە گەڕێمەوە بۆ لایەوە و لە شوانی دیکەیش ئینشەڵڵا بەردەوامیمانە بێ لەوەی کە چەند بەسەرکردنەوەیکی دیکەی هونەریمان هەبێ ئەگەڕێم وەلاتان
سپاس بۆ هاوکارمان کاروان ڕەحمان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو، هەروەها سپاس بۆ هونەرمەند ئەنوەر قەرداغی. بەڵێ بەڕێزان، ئێمە تەوەرێکی تەندروستیمان هەیە، بەر لەوەی بچینە تەوەرەکە و میوانەکە بناسێنین، دەچینە ناوچەیەک لە جولەمێرگی باکووری کوردستان، لەوێ خێزانێک هەیە لە گەڵ هاتنی مانگی ڕەمەزاندا ئاشێکیان هەیە بەکاری ئەخەن بۆ دروستکردنی تەحین. ئەمەش تایبەت لە مانگی ڕەمەزان لەبەرەوەی بە شێوەیەکی سروشتی بەرهەمەهێنرێت و خواستێکی زۆری خەڵکەکەشی لەسرە. پێکۆ بزانین ئەم خێزانە چۆن کارەکانی خۆیان ئەکەن و ئامان جانچێکە زیاتر لەم مانگە هەوڵەدەن کە تەحینی سروشتی بەرهەمبێن. تحینا چلیا جولمرگه کو د آشێژ کەڤر de tê hilberîn navdar e û dîrokiye ku mîrata bav û kalan a bi sedan salan e didome û dibe deriyê de barê jî. Di gundê beya dera girêdayî çelê de jî di meha Remezanê de bi rêbazên xwezayî, tehîn tê hilberîn û sofreyên paşîvê dixemilîne. Aşê ji kevir bi hêza avê dixebite û bi rêbazên xwezayî jî tehîna têrtam a çelê tê de tê hilberîn. Xwediyê vê aşî Abdullah Qaynaq yek ji nûnerên vê çanda qedîm e û dide domandin. 100 sala belkî 200 sala ber hebî aşî denşûl heta vê govê têtin em aşî avêya jî em vê govê kuncan çêtken tehînê çêtken kuncan tênî vêrên xemîr dikin awelî dikin بجاين شيتان باش تنقدمان كان طحين الطحينة بغير زوطان مشهورة شفت طحينة وكو طحينة تشالي مشهور نيناش Keda mezin a hilberîna tehînê ya di aşê ji kevir de a jinane ku jinên deverê di dema hilberîna tehînê de bi dengbêjiya xwe pêvajoya hilberînê rengîn dikin. Yek ji ketkarên hilberîna tehînê Remziye Qaynaq dibêje pêşiyê kuncî rojekê di nav avê de dimînin û paşê jî tên qelandin û dawiyê jî di aşê ji kevir de dibin tehîn. هم قد بيودت منين هون هما توزا كنجينونا متقالينين مكينا خميرة هم خميرة هتكاين دقالينين استينج بان اوشيكاين كنجون جي بوغي بات قالينين اوشماية حقيقية نورمال او هم اوشا اوشي اوفي هم كنجون تحيني تدو تشيكاين تحينو ماجي ماشورا هاي كاسا زونيتن ملاتت تلجيتها ملاتت سار Di herêma Colemêrgê de tenê aşek ji kevirmaye û ew jî li gundê beya derê ye. Niştecihên gund bang dikin ku aşê ji kevir û dîroka wê heta 200 salan jî diçe divê baş were parastin û xwedîlê were derketin. Da ku ev çanda qedîm bidome. بەڵێ ئەوەی بینیمان ئەو خێزانە بوو کە پێکەوە بە هەرەوەزی کاریان دەکرد بێگومان بۆ خزمەتکردنی خەڵکی باکووری کوردستان و ئەو گوندەش و لە هەمان کاتیشدا بێگومان بەرهەمە خۆماڵیەکان هەمیشە خواستێکی زیاتری لەسەرەوەک لە بەرهەمە دەستکردەکانی کە ئێستا زیاتر لە بازاڕەکان هەیە و بەتایبەت لە مانگەش. دەچینە تەوەری تەندروستی پاشیف باس لە نەخۆشیەکانی قوڕگ و لوت و گوێکین لە مانگی ڕەمەزاندا. ئایا ئەم جۆرە نەخۆشیانە وەکو هەر نەخۆشیێکی دیکە ئەبێتە گرفت بۆ کەسانەی کە بە ڕۆژوە بن یان چی بکەن بۆ ئەوەی لە کاتی بە ڕۆژوبووندا خۆیان بپارێزن لە گرفتەکان و چارەسەرەکانی کە هەیەە تایبەت بەم نەخۆشیە ئەو نەخۆشانە بە پێی پێویست وەری بگرن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە دکتۆر هێمن سابر شوانی پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی قوڕگ و لوت و گوێ لەگەڵ ئێمە ئامادەیە. دکتۆرم کاتت باش زۆر بەخێر ڕەمەزان کاریگەری لەسەر نەخۆشانی قوڕگ و لوت و گوێ چییە؟ بە ناوی خوای گەورە سوپاس بۆ میواندەریتان. ڕەمەزان بە شێوەیەکی گشتی لەسەر تەندروستی مرۆڤ سوودێکی زۆر زۆر باشی هەیە کە یارمەتی ئەوە دەدا خانە و شانەکانی لەشی مرۆڤ دەست بە نوێ بنەوە بکە کە ساڵێک تو بۆ نمونە 11 مانگ خواردنت خواردووە ئەو مانگە
وەکو ڕێستێکە بۆ دەستە کە بتوانانی خۆی نوێ بکاتەوە بەڵام کە تۆ هەندێک حاڵەتی کە پەیوەندی بە پسپۆرەکەی ئەمە هەیە بۆ نمونە هەوکردنی قوڕک کەوا ئەکا تای جسمی ئینسان بەرز بێتەوە کە ئەویش خۆی لە خۆیدا بۆ نمونە تۆ لەم هاوینە تقریبا 16 سعات بە ڕۆژیەبی ئەو ناخۆیەوە و لە هەمان کاتات کە تۆ تات بەرزە بێتەوە ئەویش نسبەیەکی دیکە ئاوی لەشت فرێدا واکە جسمی ئینسان وشک بێتەوە بۆیە باشتر وایە ئەوانەی کە معاناتی دەناڵێن بەدەستی قورگێشان و تاو ئەوانە بە ڕۆژی نەب کە زیاتر تەسیریان تێکە واکە بەرگری جسمیان لاواز بێ و لەشیان وشک بێتەوە و زیاتر نەخۆشەکەیان سەر بکێشێ بۆ هیچ ڕێگە چارێک نییە بۆ ئەوەی کە بە ڕۆژوبوونەکە کاریگەری لەسەر بەرگری لێشیان دروست نەکەیان لەسەر قوڕگەێشەکەیان بخۆی زۆر هۆکار هەیە بڵێ تاسیری هەیە بۆ نمونەیەک لەوانە کە تۆ بەربانگەکەیەوە ئاوی ساردی بەڕادەیەکی زۆر نەخۆیەوە چکە ئەویش واکە بەرگری قوڕک دابەزێ کە بەرگری قوڕک دابەزی مرۆڤ معڕازەکە بۆ ئەوەی تووشی بەکتریا و ڤایرۆسەکان بێ و لە هەم ئەم کاتە ئەو ساردیە بخۆی یان ساردی بۆ نەجەو ینی کەش و هەوایەکی سارد بۆ لەبەر سپلیت بە دەرەجە ینی پلەی گەرمایەکی زۆر نزم ئەویش واکە بەرگری جسم بەرگری لەش دابەز باشە دکتۆر ئەمە هۆکارەوەیە جاران خەڵک ئەیانوت تەندروستتر بووین کاتێ لەبەر هەوای مۆبەڕی دەبووین ئێستا سبلێتە خەڵک زیاتر نەخۆشەکەوێ هۆکارەکە چیە هەواکەی زۆر هەواکەی زۆر ساردە و هەواکەی تاڕادەیە وشکترە لە موبەری دەوا بڵێن ئەوەی دیکە با بڵێن کە هۆکار لە کاتی ڕەمەزانان تو کە مرۆڤ دەبێت زۆر ئاگەی لەوە بێ خواردنی تەندروست و سروشتی بخوا بۆ نمونە تۆ ئەو خواردنانەی لە بازار ئێستا کە زۆربەی زۆری بۆ منش ئەو شەربەتانەی کە هەیە زۆربەی ناسروشتین ئەو نسبەیەکی زۆر شەکریان تەیە شەکر بخۆی یەک لەو خواردنانەیە شەکری دەستکرد یەک لە خواردنانەیە کە بەرگری لەشی مرۆڤ دابەزێنێ بەڵام پێچەوانەوە خواردنە سروشتەکان کە زۆر شیرنن ئەوانە بە سوودن باشە دکتۆر هەر باسی خواردنی ناسروشتی بکرێ یەکسەر ئەڵێن ئەو شەربەتە ینی شەکر بەژێوی لەسەر پیاکە با ئێمە باسیەوە بکەین ئەگەر بخورێتەوە بە ڕێژەیەکی کەم زیانی ینی زیانەکەی کەمترە بەتاکی یانی تۆ هەموو شتێ ینی هەتا باڵێ سروشتەکانش ئەگەر بە دەرەجێ زیاد بخورێتەوە عینی زیانە بەخشێ بە جسم یانی تۆ یانی ئەگە بێت و تەمەشا بکەی ئاویش بە ڕێژەیەکی زۆر هەر خراپە ماستاوش بە ڕێژەیەکی زۆر هەر خراپە یعنی هەموو شتێ بە پێی حەد و حدودی خۆی یعنی ئێمە کە لە ڕەمەزانان بۆ ڕۆژیە بین پابەندی فەرمودەکانی خوا و پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم یعنی پێغەمبەر پێمان دەڵێ زۆر مەخۆنەوە دەڵێ ئەگەر زۆریشتان خواردەوە گردتان بکەنە سێ بەشێ بۆ خواردن بەشێ بۆ شلەمەنی بەشێ بۆ هەوا هەتا تۆ بتانی هەناسە بدەیت ینی هەیە لە کاتی ڕەمەزانان هەندە دەخواتەوە ناتوانێت هەناسە بدات کە ئەوی جووا کە گەدە تووشی ترشەڵۆکی بێ ینی تحملی ئەو بڕە زۆرە ناکە تووشی ترشەڵۆک و بۆگەنبوو نەبێ لە ناوخۆی کە ئەوی جووا کە ترشەڵۆکەکە بەسەرکەوێ لە بۆ قورگ ئەویش یەک لە کۆکارەکانی ئەو کە زۆر نەخۆشەیە دەناڵێن بە هەوکردنی قورگی مزمن کە بە ناو خەڵکی باوە بە حساسی ئەوەش پەیوەندی بە خواردنەکەەوە هەیە ئەویش پەیوەندی هەیە و یەک لە فاکتەرەکانی دیکە کە هەیە سەرمابوون هەر بۆ خۆی وەکو باسمان کرد دەیکاتە هەڵامەت زۆر کەس دەبینین لە هاوینانش هەر هەڵامەت هەیە ئەو هەڵامەتە طبعاً ئەویش یەک لە هۆکارەکانە کە جاری وایە بۆڕی ئۆستاکی کە بۆڕیەکە لە بینی لوت و گوێ قەپاتە بێ کە ئەوش قەپات بوو
سەر کێشێ بۆ کۆبوونەوەی چێم و جەرعات لە ناو گوێی ناوەڕاست ئەمە هەمووی پەیوەندی بۆ بەیەکەوەیە قوڕگ هەمویان پەیوەندیان پێکەوە بەیەکەوە بەسراونەتەوە بۆ نمونەگەر قوڕک با بڵین هەوی کرد کاریگەری لەسەر گوێ ئەبێ لەسەر لوتیش بە هەمان بۆ خۆی قوڕک ڕاستەخۆ هەست پێکەی دەمار هەستەوەرەکانیان یەک دەمارە کە قورگ دێشێ زۆربەی کات هەستەکەی وەکو دڕکێک لە ناو قورگت هەست پێکەی بەژانی ژانەکە لە گوێت هەست پێکەی شەر نییە ئەوەی گوێت هەوکردن بێ بەڵام گواستنەوەی ئەو هەستەوەری کە لە قورگتە و بۆ گوێ ئەوەیە هۆکارەکە شەر نییە هەموو کاتێک ژانی گوێ سەبەبەکەی قورگ ینی سەبەبەکەی گوێ بێ زۆربەی کات جاری وا دەدان ئێشانێک دەیکاتە گوێ ئێشە بەڵام ئەوەی کە جا ئەکرێتەوە ئەوەی ئێمە جایەکەینەوە ئەوەیە کە گوێتەبوونی لەگەڵە هەوکردنی گوێتەبوونی لەگەڵ و گوێت گرانە بێ لەگەڵی ئەگەر توژدان و گوێگرانبوونی لەگە بۆ زۆربەی کات سەبەبەکەی گوێ بەڵام ئەگە گوێت گران نەبوو ژانی هەبوو بەتەنێ ئەوە زۆربەی وەختەکان زۆربەی کاتەکان پەیوەندی بە گوێەوە نییە خۆی بەڵام هەستەوەری گوێ بە سەبەبی جێیەکە ئاکتیڤ بووە. دکتۆرێ من لەگەڵە بەردەوامە بین ئەچینە دهۆک پامنێرمان ئالان حوسێن ڕاستەوخۆ لەگەڵمانە لە یەکێک لە بەشە ناوخۆیەکانە بزانین قوتابیانی ئەوێ لە بەشە ناوخۆیەکان چۆن شەوانی ڕەمەزان بەڕێیەکەن شتێک هەیە هەمیشە لە بەشە ناوخۆیەکان ئالان ئەگەر لە خۆشیان بپرسی زۆر ناخۆش ئەویش ئامادەکردنی خواردنەوە بەتایبەت ئێستاش ڕەمەزانە کێ خواردن ئامادەکە چەندە بۆ ئەوان ناخۆشە کێ قاپەشوە کێ ئامادەکاریەکە بۆ نانی ئێوارە و ئێستاش بە هەمان شێوە کە پارشێوەم کاتت باش و فەرموو. بله اف دمه باش بید رمضان لوا و لهمی کارمندان کردستان بسیار ل همو مسلمانان پیروز بید و کتا آماجه بدای از ایکل جبش نافخوین قطابیان زانکا دوکم کل ویره کومک قطابیان ادویجوری ود آمادنه قطابیان چمچمال گرمیان کلار هولیر سلیمانی بردرش زاخو آکره یعنی کومک قطابیانه از دمینا گرم مدویت افشمت ناف قطابیا دا و رجای باش قطابی ما باغبن بله رمضان تا پیروز بیتن سرتا بخیر هاتن رمضان لایوش پیروز بیت پیروز بای خوم اگینم بو سرجم بو هم مسلمانان جهان سرتا بگشتی و پاشان بتایبتی مسلمانان کردستان و بەتایبەتی تریش خوێنکاران کە لە بەشە ناوخۆیەکانن پیرۆزبایەک تایبەتم هەیە بۆ بەش ناوخۆیی قوتابیانی بەش ناوخۆیی ماڵتا زانکۆی دوهۆک لە ڕاستیدا ڕەمەزان لە بەش ناوخۆیەکاندا جۆرێکی جیاوازە لەزەتێکی تایبەتی هەیە کە ئەبینی پڕ لە یادگاری کە ئەبینیت خوێنکاران خۆیان هەڵەسن بە ئامادەکردنی سوحور و شێڤ و هاوکات ئیفتارەکەیاندا. سپاس بوده اتخاذم شما در فشت قطابیا رمضان تا پیروز بیتن بجین همان دم دان که این قطابینه و ازمون توانه و این ارک خوی آینیجی پروید بند چه این شد نبر هر دو ارکادا که این نکاح پروژیشی نه و ازمون توانه چه این پروید بند والله پیشکی پیروزبایی مانی رمضان لسرج مسلمانانی جیانگم و سپاس بخواهی ما لمانی رمضان روزی خوان دگرین و که تاقیکرنوش مانه روزانه و لە کاتەکانمان دابش کردو یعنی کاتێکەوە کاتی ڕۆژوگرتنە ئێمە بە شەو سعی دەگەین ینی کێشەشمان بۆ دروست نابێ بڵێکەوە بێتەوەی ئەوەی ڕۆژۆکە نەگرین الحەمدولیلا هیچ مشکلێکمان نییە سپاس بەخوای گەورە کی خۆرنا ئامادە کردە ژن ئامادەکردنا خۆرنێت ناو بەدای خداین چۆ تەقسیم بکەن بەخوا پێشەکی پیرۆزبایی لە هەموو مسلمانانی گیان دەکەین و هەندێک تەڵەبا دەستن بە دروستکردنی خواردن و هەندێکیانیشە دەستن بە شوشتنی ئامانەکان بۆ ئەوەی کە مەجای ئەومان هەبێت زووتر خواردنەکە ئامادە بکەین و زای خۆمان بکەین لە هەمان حاڵەت هەندێک لەیمان هەیە لە دەستگا خێرخوازیەکان کە لە کوردستان بەگشتی کاتی پێویست نایە بەدەنگی خەڵکەوە بە تایبەت تەڵەبا لە کاتی ڕەمەزان ئێمە زەعیمان هەیە لامان کات خواردنیش چا دەکەین لە هەموو بەشەزان ناخۆیەکانی دۆک عفوەن هەولێر زاخۆ دەستگا خێرخوازیەکان خواردن پێشکەش دەکەن بە تەڵەبە بەڵام لە دۆک هیچ دەستگایکی خێرخوازی نییە بە تایبەت لە دۆک ینی لە هەموو پارێزگاکانی دیکایە بەڵام لە دۆک نییە
هیوادارین ئەمەشمان بۆ چارەسەر بکرێت پیوەیەکێ بژین وەکو هەموو پارێزگای دیڤێژابیت بەێ کیچوە تشتانی ئەم بژین تەقسیمەوە کارێوە چاوە بە کیچ تشتی ناوی کێچێکیری و کی داوامانە شد والله يعني بشكل خيراتنا كنال كردستان بتشار كم ناف بشكن داخليا نزانكا دوك يعني ام كار خواهمی يعني الديف عدالت يعني ام تقسیم کن دیف شیانت ما يعني کم شیان دو بین اگر از شولکی يعني نشیم بکم يعني از خود بر ما کم حواله من اگر نشیتن پیشه که آنکه شولکی بکتن ام نشین يعني شولک از زحمت بخنه سر استوی هر حواله که خو يعني دیف شیانی دکی ام کاری داین يعني تقسیم کن ام قطابیه گیدی ورگرین ماه رمضان دا از مونتوانه کار تکرین خواندنای کریه و مهداب تایبت بجین تایبت کنی که بجین رمضان جوین از مونات کن چی کار تکرین راحت یکرین سەرەتا بە خێراتنی کەنالی 24 دەکەین بۆ بە شەناخۆی دۆک ڕەمەزان کارتێکردن لە خوێندنی ئێمە کردیە بەس نە زۆر ئەگەر بێت و خواردنمان بۆ بێت یعنی حاضر وەکو پارێزگەکانی تر وەکو شەی شەوکەت و زاخۆ ئەو کارتێکردن زۆر ناکە ئێمە دەبێت لە سەعات 5 و ئێوارەوە دەست بە دروستکردنی خواردن بکەین هەتا ئێوارە و پاشوش لە سەعات 2 دەست پێ بکەینەوە کاتێکی زۆرمان لێ دەکوژی زۆر بەخێر کاک حەسەن مەدید تا خۆرن ئامادەت کرد خۆرنەوە ئامادە کردی چ بوو بژین خانێت و ڕۆژانە هین چێتکەن تایبەت جەزبارم تو چێتکەی وەکو قوتابیا گوتی بەڵێ بەخێر بێن کاگانانجان زۆر سپاس بۆ کەناڵەکەتانم دەرفەتەی پێدان بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە لە پارشەوان ئەوێ خواردنی سوک بخۆین لەبەرەوەی تو بۆەوەی کاریگەری لەسەرمان نەبێت لەبەرەوەی لە ڕۆژانەیە تاقیکردنەوەی لە مانگی ڕەمەزانە تاقیکردنەوە دەست پێگا بە تایبەتی شەوانەیە ئێستا کە ئەم شەو برنج و زەڵاتە و شعرێمان لێنەوە بۆ ئەوەی کە خواردنێکی سوک بەڵام بۆ ئێواران تایبەتی شلو ئەو شتانش لێدن بەێ سەڕۆکە دیتی کوواە قوتابی کومەکە قوتابیاونش دەڤەرنجدا و ئەوان بژین سفرا خوددانە و برنجە و زەڵاتە و شعرینە هەندێک خارنێدی دروستکردە پیریۆیەکێ کو فتارێکە باش خودی ڕۆژی نوێژێت و قبیل کرد و هەمان دەمدا ئەزمونێت خۆدا سەرکەفتی بن نۆشی گیانیان بێ سپاس بۆ تۆش ئالان لە دووهۆکەوە لەگەڵمان بووی. بەڵێ بەڕێزان بەردەوامی و جارێکی ترەگەڕینەوە لای چاوەڕەکەمان کە کاریگەری بە ڕۆژوبوون بوو لەسەر نەخۆشیەکانی قورگ و لوت و گوێ دکتۆر پرسیاری ئەوە بکەم ئەو کەسانەی کە نەخۆشن ئەگەر چارەسەریان هەبێت چۆن نەتوانن لەگەڵ بە ڕۆژوبوونەکەیان چارەسەرەکەیان وەربگرن بەنسبەت بابینە سەر ئەوەی کە ئەوانەی ئیلتیابی مزمنی قورگیانە ینی ئیلتیابی هاوکردنی درێژخایانی قورگ ئەوانە دەتوانن عیلاجەکانیان بۆ نمونە لە شەوان بەکاربێنن زۆربەی کات ئەو چارەسەری کە وەریەگرن کاتەکانی یا یەک جارە یان دوو جارە زیاتر نییە ئەوانەی کە هەوکردنی درێژخایانە و ئەوانەی کە هەستیاری لوتیانەوە تا حساسی لوتیانەیە ئەوانش بە نەفسی شێوە ئەو پامپایان بەخاخەی کە هەیە یان ئەو پرژێنەی کە لە ناو لوتیانەکەن تەمان ئەگەر بە ڕۆژ و بەکاری بێنن ڕۆژەکانیان بەتاڵە بێتەوە لە بەرێسێتە ناو قوڕک بەڵام دەتوانن هەمان شێوە لە کاتی پاشیە و بەربانگ ئەوانەی کە دووجارە هەشە یەک جارە بەس لە پاشی و یان لە بەربانگ دەتوانن بەکاری بێنن یان بۆ نمونە حەب ئەوانەی کە حەبی حساسیان هەیە بۆ لوت بە نەفسی شێوە دەتوانن شەوانێکی درەنگ دەتوانن بەکاری بێنن بەنسبەت ئەو نەخۆشانەی کە هاوکردنی درێژخایانی گویانەیە پەردەی گویان کوونە ئەوانە با بڵێن زۆربەی زانایانی موسڵمان ڕایان وایە کە لە ڕۆژ بەکاری نێنن چکە زۆربەی کات ئەو کە پەردەی گویان کوونە واکە ئەو دەرمانە لە گوێوە بچێتە ناو قەناتی ئۆستاکی لەوێ بێتەوە ناو قورگیان هەست بە زۆربیان ئەو نەخۆشانەی کە ئەو حاڵەتیان هەیە بخۆیان زیاد هەست پێکەن دەزانن کە قەترەکە لە گوێەکەن ڕاستەوخۆ دێتەوە قورگیان بۆیە باشترە لە کاتی ڕۆژدا بەکارینێنن بۆ نەخۆشێک ئەگە لە کاتی پاشێوان قەترەکەی تێکرد و لە سپێنێ هەستا
هەستی کرد تامی قەترەکە لە قورگێتی ئەوە زۆربەی زانایان لەو لایەنەوە وتیان هیچ ئەوەیتیانە کە تامەکە گەڕاوە هیچ پشکلێتیانە دەتوانین بەڕۆژی وێ هیچ کێشەی نییە بەڵام ئەویش هەیە زۆربەی زانە گەورەکانی مسلمان کە باسی ئەوانەی کە پەردەی گویان کونە و ئیلتیابیانەیە و دەرمان بەکاردێن و دەستوانن بە نسبەیەکی کەم بۆ نمونە قەترێ دوو قەترە دەتوانن بەکاربێنن بۆ گویان چکە ئەو قەترە و دوو قەترە ئەگەر بەس تامەکەی بگاتە ناو قوڕک بەڵام بەنسبەت ئەوەی کە چاو بۆڕی فرمێسک عینی ڕەبتی هەیە بە ئێمە ئەوانەی کە چارەسەری نەخۆشیەکانی چاوە کە بە هەمان شێوە قەترە لە چاو دەچێتەوە نا بەڵام زانایان کۆکن لەسەرەوەی کە ئەو قەترەی کە بۆ چاو بەکاردێ ڕۆژی بەتاڵ ناکاتەوە چکە ئەوە یەکێک نییە لە بۆڕێکانی خواردن یانی گوێش بە هەمان شێوە بەڵام ئەوەی کە بۆ لووت و بۆ دەما بە هیچ شێوەیە ناوێ بەکاربێ بۆ نەخۆش هەیە بە خاکی قورگی هەیە بۆ ئەوانە ڕەبۆیان هەیە ئەویش هەمان بە هەمان شێوە ڕۆژەکەی بەتاڵەکاتەوە ئەگە بە ڕۆژ پێویستی پێ بوو بەکاری بێنێ و وەلو ئەوانە بخۆیان عزریان پێدراوە لە ئاینی ئیسلامە کە لە قورئانە باس کراوە ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخرى يعني کەسێک نەخۆش بوو ئیتر هەر ئەو عزری هەیە طبعا سەفەر و نەخۆشی دوو عزرن کە لە ئیسلامە ڕێی پێدراوە باش ئەگەر نەخۆشیەکە کاریگەریەکی زۆری وای نەکردە ئەگەر کاریگەری زۆری نەکرد یعنی دەتوانێت چارەسەرەکانی بکاتە پاشێ و کاتی بەربان بەڵام ئەگەر تەسیرێکی زۆری کرد بوو پێویست پێ بۆ ڕۆژ بەکاری بێنێ باشتر وایە بە ڕۆژی نەوێت چکە ئەوە لەگەڵ ڕۆژەکەی بەتاڵەکاتەوە ئەو پەمپانەی کە خاستن بۆ ئەوانەی کە هەستیاری هەناسەیانەیە کە پێڵن ڕەبوو بە عەرەبی ئەوانە واکە ڕۆژەکان بەتاڵ بێتەوە چکە دەچێتەوە ناو قورگیان ئەویشتێک لە بەتاڵکەرەوەکانەوە دکتۆر هەرچەندە پزیشکان بەگشتی ڕایان وایە کە ئەبێت پزیشک چارەسەری نەخۆش بکە بەڵام خەڵکێک هەیە حەزەکە سوود لە چارەسەری سروشتی ژوەر بگرێ بۆ لە ماڵەوە خۆی زۆر جار کەسێک قورگیێشێ ئازارێکی هەیە شتێک بخواتەوە پێویستی بەوە نەبێت کە سەردانی پزیشک بکایان بتوانێت گەر نەخۆشیەکە زۆر قورز نەبوو خۆی لە ماڵەوە هیچ چارەسەرێکی لەو شێوە هەیەیان ئێوەی ڕێنمایی واتان هەیە بەڵێ پرسیارێکی جوانە زۆربەی نەخۆشەکانی ئێمە کە هەڵامەتێکی بەسی دەگرێ ئەچێتە لای دکتۆر ینی خەسخانەکان قەرباڵغەکە ئەوە کەی تۆ حەقی نەخۆشێکی دیکە بخۆی کە پێویستی بە کاتێکی زیاتر هەیە هەڵامەت یا سەرمابوونێکی بەسیت یعنی تۆ پێویست بەوە نییە بچی سەردانی دکتۆر بکەیت یعنی تۆ هەڵامەت پێشان ئەوەی کە ئێمە باو بوو لەناو حەبێکی بەسیتی کە ئەوەی ئارازەکانی کەمەکاتەوە وزایدەن کۆمەڵێ ئەوەی هەیە خواردنی بەسووت هەیە بۆ سەرمابوون وەکو لیمۆیە پرتەقاڵە ئەوانە هەموو باشە ئەڵێ ئەگەر کەسێک قورگی ئازاری هەبێت نابێت لیمۆ بخوا یعنی تۆ بەو شێوەیە نییە شتەکە بەو شێوەیە نییە ڕاست ئازاریان زیادەکە بەڵام خراپ نییە کەسێک هێڵێ باشە بیخۆیەکە گەڵێ خۆیان دروست بۆ خۆی تەمشاکە بۆ خۆی ئەگەر یەکێ ئیلتیابی ینی هەوکردنی هەبێت لە قورگی هەر شتێکی تیژ و ترژ بخواتەوە ئازارەکەی زیادەکە خۆی ئازاری هەیە نەخۆشەکە بە خۆی جانی هەیە بەڵام کە دەیخواتەوە ژانەکەی زیادەکە شتی تیژ و ترش ژانەکەی زیادەکە ئەگەر تو بێت و ئەو فاکتەرانەی ئەو ڤیتامینانەی کە بۆ نە ڤیتامی سی کە لە زۆربەی خواردنە سروشتەکان لە سەوز و میوەکان هەیە یان لە با بڵێن شتە سروشتەکانی هەیە دەتوانی سوودی لێوەری بکرێت یەک لە چارەسەرە هەرە گرنگەکان کە بۆ ئەو نەخۆشانەی کە هەوکردنی قورگانەیە وا بکەن کە ینی یەکەم شت ئەگە بتوانن پێ بکرێ بە ڕۆژی نەوێت باشتر وایە کە لەبەر بتوانێت ڕێژەیەکی زۆر ئاو بخواتەوە هەتا بەرگری لەشی بەرز بێتەوە بەرگری لەشی بەرز بێتەوە وا بکە بەزترین کات چابێتەوە
بەڵێ واتە توانە سوود لە چارەسەر وەربگرێت بەگشتی کاتەکەمان لەگەڵ جەنابتان دکتۆر بەرەو کۆتایی ئەڕوا دوڕێنمایی تۆ چییە بۆ کەسانەی کە گرفتیان نەخۆشی قورگولوت و گوێیان هەیە دوڕێنمایی ئەوەیە کە لە کاتی بەربانکردنەوەیە ڕێژەیەکی زۆر ئاوی سارد نەخورێتەوە خاستن ئەوانی کە بەفر و ئەوەی تێکەڵە زۆر زۆر ساردە ئەوانە نەخۆنەوە و شتی هەڵ بدەن زیاتر شتی سروشتی بەکاربێنن باشە با پرسیارێ بکەم هەرچەندە کاتەکە کۆتاییاتی بوو ئەوترێ ئایسکرێم ئەگەر قڕگە بێشە بی خۆی باشەوە ڕاستە نەخێر ساردە ئەوە ئێمە بەس بۆ کاتی نەشتەرگەری کە پاش نەشتەرگەری قورد شتی سار دەدەین بۆی ژانەکەی کەم کاتەوە تەنیا لەو کاتە تەنیا لەو کاتە ئەگەنا وای دیکە بەعکسەوە باش نییە بەڵامی ترێسە بۆم ڕەمەزانە تامی خۆشە و بۆ گەرماش دەستخۆش زۆر سپاس بۆ دکتۆر هێمن سابر شوانی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی قورگولوت و گوێ زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستخۆش ئەچینە کۆبانێ لە کۆبانێ جۆرێکانی تایبەت هەیە بە ناوی معروکە زیاتر لە مانگی ڕەمەزاندا دەخورێت و خەڵکەکە بەکاری دێنێت پێکەوە زانیاری زیاتر وەرەگرێت ev der yek jî nangehê Merûkê li bajarê Kobanî ye ku rojane berî fetaran xelkên Kobanî tên Merûkê ji vê dê dikirin. Li gor welatiyan ku xwarina Merûkê taybetmendiyeka xwe di meha Remezanê de heye ku weke şîranî jî tê nasîn. Ku dimnên olvê derê meselen şîronî belo dibe û her sal onî ser vedere zehme em jî ji konî şerqî em hotin em şîronî dikirin. بعد که فطاری خوابت کن ام مثلا پشتی باید ساعتان ام رودنن به چه تمرین داره به شراب داره به چه کل داره مثلا به شیرانی خوابت خون و ما رمضان پر خوشه و زمین بازار کوبانی مثلا ملت پر زحمه یعنی نو به ساعت بلکه ملت پر بدوره سکنه شما بلکه زحمه یعنی مثلا ساعت وقت ما فطار مونه ملت تساوي دیگه بس کوه تساوي ملت پر زیاد ev nangeha Merûkan ku berî 20 salan ve li Kobanî hatiye vekirin ku di meha Remezanê da tenê Merûkan çê dike rojane tonek ard dike Merûk. Li gor xwediyê wê ku ew gelek coreyên Merûkan çê dikin û pêdeviyên xelkê ji Merûk peyda dikin. Ordî me ordî baş sare yani Merûk sebî rojê Remezanê em çê dikin. Wek dîçen wek bes em sebî rojê çê dikin. Merûk çê dikin, Merûkê panîr çê dikin, Merûkê ecwê çê dikin. جوزران ده چه دکن، شیردی سر چه دکن، ایشونه دغازه طلبی خودسی دغازه امیرا چه دکن، یعنی چه مرگی دغازه هم چه دکن، این دست مدار که به هم گیرش کنن. دیروکا چکرنا معروک لگور کسین کو چه دکن و دگره بری 100 سالی کو جارا یکمین لباجار حلب هاتیه چکرن وکه شیرانیا روجی وجوه دمه و لتواهی باجار سوری و روجاوای کردستان هاتیه بلاف کرن. رضوان بیزار کردستان 24 کۆبانێ. بڕگە و بابەتەکانی پاشیفتان پێشکەشکرا بۆ هیواییکە جێگای سوودی هەموو لایەکتان بوو بێت تاوەکو و بەرنامەیەکی دیکە و دەینەوەلاتان شەوێکی خۆش و پاشێوێکی خۆش بۆ هەموو لایەک.